سڵاوتان لێبێ من کۆڤان ئەزەتم 22مین بەرنامەی پارشێتان پێشکەش دەکەم ئەم شەو 22 شەوی قەدراکە لە 20 مانگۆ دەست پێ دەکات بە تایبەت لە شەوەتاکانە بەڵام شەوەکانی دیکەش مسلمانان زۆربەی مسلمانان خەریکی شەو نوێژ و تاعاتن شەو نوێژ و تاعاتی هەموو لایە قبول بێ ئینشاءالله ڕۆژی هەموو لایە قبول بێت من ئەمەوێ باس لە ڕووداوێک بکەم کە لە شاری سلێمانی ڕووی داوە کە ئەم شەو چەند کەسێکی نەناسرا و بە بۆمبی دەستیەوە هێرشیان کردە سەر دکتۆر عەبدوڵڵەتیف کە پێشنوێژ و تارخوێنی مزگەوتی بەهەشتا ئەو لە پرێس کۆنفرانسەکەدا باسی لەوە کرد کە دوای نوێژی تەراویح و نوێژی عیشا هاتوۆتە دەرەوە چەند کەسێک پرسیاریان لێ کردووە یەکێک لەوانەیە کە پرسیاری لێ کردووە وتوێتی ڕای تۆچێ سەبارەت بە ڕیفراندۆم ئەو توێت ئەگەر ڕیفراندۆمێک بێ بۆ سەر بەخۆی وڵاتەکەم بێ من بە بەڵێ دەنگ بە ڕیفراندۆم دەدەم و لەگەڵیشی دەبم ئەو کاتە بۆمبێکی دەستی هاوشراوەتە نێو ماڵەکەی و لە ئەنجامدا ئەو لەگەڵ سێ کەس کە بریندار بوونە بریندارەکان یەکێک برازای خۆیەتی یەکێکی شمامەتی لەگەڵ کەسێکی دیکە بریندارەکانی شەوشی تەندروستیان باشە دکتۆر عەبدوڵڵەتیف باسی لەوە کرد کە ئەو کەس تۆمەتبار ناکات گومانی لەسەر کەس نییە تەنها گومانی لەسەر داعشە ئەو بەردەوام هەڵوێستی نەرینی بۆ لە بەرامبەر ئەوان بۆیە ئەوانیش لەوانەیە ئەو گومانی ئەو بۆ ئەوان بووە بەر لەوەی بچینە سەر تەوەریەکەمی بەرنامەی پارشیف کە تایبەتە بە ژینگە کە مامۆستایشیانی لێرە دەبێت تایبەتە بە ژینگە پارێزی و ئیسلام وەروە لە تەوەری دۆمیشدا کە تەوەری تەندروستیە باس لە نەخۆشیەکانی چاو دەکەین بەڵام لە تەوەریەکەمدا بەر لەوەی باسەکەمان بکەینەوە پاکێجێکمان تایبەتە بە نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانیەوە بەرپرسانی ئەم نەخۆشخانەیە باس لەوە دەکەن کە ئەوان داوا لەو کەسانە دەکەن کە زەکاتیان لەسەر زەکات دەدەن یاخود سەرفترە دەدەن بیبەخشنە نەخۆشخانەی هیوا بۆ وای ئەوانیش بەشدار بن لە چارسەرکردنی نەخۆشیەکانی یاخود نەخۆشەکانی شێرپەنجە و تالاسیمیا بڕوا بەڕوبەتی و قافی سلێمانیش ئاماژە بۆ دەکات کە لە کۆتاییەکانی یاخود کۆتاهێنی مانگی ڕەمەزان لە 6 مزگەوتەوە کۆمەک کۆ دەکەنەوە بۆ نەخۆشخانەی هیوا لە ئێستادا و لە ناو نەخۆشخانەی هیوای شاری سلێمانی زیاتر لە 6 نەخۆشی شێرپەنجە چارەسەری پزیشکی وەردەگرن کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەکەش دەڵێن وێ ڕایهەبوونی زۆرێک لە پێداویستیەکانی چارەسەرکردن بەڵام پێویستیان بە دەرمانی زیاتر و کواڵێتی باشتر هەیە و ئەوەیش پێویستی بە تێچووی مادی زۆرترە سیامەند خەلیل بەرپرسی پەیوەندیەکانی نەخۆشخانەکە داوا دەکات هاوڵاتیان لە ڕێگەی بەخشینی زەکات و ماڵ و سامانیانەوە بەردەوام هاوکاری نەخۆشخانەی هیوا بن نەخۆشخانەی هیوا هەمیشە ژوامانوتوە کە مڵکی هەموو کەسێکە بەو پێی کە نەخۆشخانەکە ناوبانجێکی باشی بۆ هەرێمی کوردستان و بە تایبەت شاری سلێمانی دابین کردووە و هەروەها لەبەر ئەوەی شێرپەنجە تەبیعەتی وایە کە ئێمە هەرچەنێ خۆمانی لێ پارێزین گەرنتی نییە کە سبەی ڕۆژ من و تۆ و کەس و کاریشمان توش نابێ لەبەرەوە پێویستمان بەوەی دایمەن هاوکارێکی زۆری بکەین و چارەسەرەکانی شێرپەنجە زۆر گران بەهایە لەبەرەوە ئێمە نابێ ساردبینەوە لە هەرچین و توێژێکین ئەبێ بە حەقێکی خۆمانی بزانین کە وەکو بەرهێنانێکی ئینسانی دایمەن دەستمان بەو نەخۆشخانەیە بێ بۆ ئێمە لەم ڕەمەزانەش و بۆ هەموو کاتێکیش تکامان وایە لە خەڵکی کە ئەو نەخۆشانە لە بیر نەکەن و بەردەوام هاوکاری ئەو نەخۆشخانەیە بکەن لەم ڕەمەزانەش و بۆ هەموو کاتێکیش تکامان وایە لە خەڵکی کە ئەو نەخۆشانە لە بیر نەکەن و بەردەوام هاوکاری ئەو نەخۆشخانەیە بکەن ساڵی ڕابردوو لە ڕێگەی کۆمەکی خێرخوازانەوە سەنتەری چاندنی مۆخی ئێز کاری پێکراو لە ئێستاشدا ئەو سەنتەرە بەردەوامە لە خزمەتەکانی بە شێوەیەکی گونجاو پێویستمان بە زۆر عیلاجی تر هەیە خۆتانزان نەخۆشەکانی ئێرە وەکو نەخۆشەکانی شوێنەکانی ترنین لەوانەیە نەخۆشێکی ینی کەسێکی ئاسایی لە حاڵەتی ئاساییە کەم مەسەن لە ساڵێکا دوو جار نەخۆشکەوێت پێویست لێرە هەیە بەپێی پێویست نە ساڵی ڕابردوو لە ڕێگەی مزگەوتەکانەوە و لە ڕێگەی خێرخوازانەوە زیاتر لە 1 ملیارد دینار بۆ نەخۆشخانەی هیوا کۆکرایەوە بۆ ڕەمەزانی ئەم ساڵیش بەڕێوەبەرێتی ئەوقافی سلێمانی دەڵێت کۆتا هەینی مانگی ڕەمەزان ناودەنێن هەفتەی هیوا لە ڕێگەی نزیکەی 6 مزگەوتەوە کۆمەک کۆ دەکەنەوە ئەم ساڵیش بەنیازین لە کۆتایی هەفتەی مانگی ڕەمەزانە ناوی بنین هەینی هیوا
دیسان ئەو بەرنمەیە جێبەجێ بکەین و 50-60 مزگەوت هەڵبژێرین لە شاری سلێمانی و لەگەڵ مامۆسایان قسە بکەین خودبەی ئەو جمعەیە بەشێکی تەرخان وێ بۆ کۆمەکردن بە نەخۆشخانەی هیوا و نەخۆشانی هیوا بۆ ئەوەی بەڕاستی بتوانین مزگەوت جگە لە ئەرکە ئاینیەکەی ئەم ئەرکە کۆمەڵایەتی و نیشتیمانیش جێبەجێ. هەڵمەتی مامۆسایانی ئاینی بۆ نەخۆشخانەکان لە کاتێکدایە کە بەشێک لە زانکۆ و پەیمانگاکانی شاری سلێمانی هەڵمەتێکیان دەست پێ کردووە بە ناوی کەمپینی جەژنی هاوکاری. دایانەوێ لەو ڕێگەیەوە پۆشاکی جەژن بۆ منداڵانی توشبوو بە سالاسیمیا و شێرپەنجە کۆ بکەنەوە و هەڵمەتەکەش تا 22 ئەم مانگە بەردەوام دەبێت. کاروان ڕەحمان، کوردستان 24 سلێمانی. بەڵێ ئەمە پاکێجێک بوو تایبەت بوو بە نەخۆشخانەی هیوا و ئەو کەسانێک کە نەخۆشی شێرپەنجە و تەلاسیمیان هەیە. هیوادارمەوانەیە کە زەکاتیان لەسەر و دەتوانن زەکات بدەن و بەنیازن زەکات بدەن وەروانەی سەرفترت بدەن. هیوادارم بتوانن هەم هاوکاری هەژاران بکەن و هەمیش بتوانن هاوکاری نەخۆشخانەکان بکەن ئەوانەی بە تایبەتی شەوانەی کە تایبەتن بە نەخۆشەکانی شێرپەنجە و تەلاسیمیان. دەستمەنێ و تەوەری یەکەمی بەرنامەی پاشێ و کە تەوەری ئاینیە سید محەممەد خەلیل پێشنێژ و تارخوێن کە مامۆستایانی لەگەڵم دەبێت مامۆستا بەخێر بێت باس لە ئیسلام و ژینگە پارێزی وەروە ڕەمەزان وەک هەوڵێک بۆ پاکردنەوەی ناخ و جەستە دەکەم بەس سەرەتا دەچینە سەر ئیسلام و ژینگە پارێزی. ئیسلام چ گرنگێکی بە ژینگە داوە و بە چ شێوەیەک و چۆنیش؟ وەکو ئیسلام پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر گرنگی داوە بە پاک و خاوێنی. ئاینی ئیسلامی ما ئاینی پاک و خاوێنیە. یعنی وەکو بڵێن بەسیترین شت کە ئینسان نوێژ دەکات دەبی دەستنوێژی بشوە پاک و خاوێن بیتن ئەوجا لە بەرامبەر خوای پەروەردگار ڕاوەستیتن. هەروەها پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر گرنگی دایە مزگەوت پاک بیتن و گرنگی دایە بە موسڵمان کە دێنە مزگەوت خودو زینەتەکم عیندە کولی مەسجدین بە پاک و خاوێنێ وەرنە مزگەوت. یعنی یەکەم زە دەبی سەری بشوا و دکەچی پاک و خاوێن لەبەرکە ئەوجە بێتە مزگەوت چووک و مزگەوت وەکو بڵێن کۆبنەوەی کە موسڵمانەکان کۆ دەبنەوە لە یەک نێزیک دەبن بۆنی عارەقە ئوشتان نەبیتن. هەروە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویتی ئەگەر هاتە مزگەوت یعنی بەسیترین شت پێغەمبەر صلی الله علیه وسلم بازەکە سیر و پیازی مەخۆن چکو چۆن ئەزیەتی ئادەمی زای دەدەن هەروەها مەلائیکەتەکانیش ئەزیەتی دەخۆن. ئەوجا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستی پێکردیا وەکو بڵێن ژینگە پارێزی پاراستنی حیوان و پاراستنی دار و درەخت و پاراستنی وەکو بڵێن ئینسان بە خۆی پاک و خاوێن بیتن معدل باش بەێ پاک و خاوێنی کرد سەرەتا بابێنە سەر ئەو پاک و خاوێنی کە باس کە دەستە مزگەوت و ئەمانە ڕێگە پێدراونیە هەر کەسێک بۆ نمونە بۆنی ناخۆش بێ یاخودەوەتە خواردنێکی وای خواردە بێت مسلمانان ئەزیەت داوانە بۆیان نییە بستە مزگەوت. بەێ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەگەر هاتوو یەکێک مەسەلەن پیازی خواریان سیری خوارد هاتە مزگەوت خەڵکی ئەزیەت دەدا. پێغەمبەر صلی الله علیه وسلم فلا یقربن مصلانا با لە ماڵی خۆی نوێژەکەی بکە ئەگەر ئەو ڕۆژێش کە سیری خوارد پیازی خوارد. ئەگەر عومەری کوڕی خەتاب ڕەزامەندی خوای لەسەر بێ دەفەرمێ ئەگەر توانیتان با نەناو خواردندا بکولێتن بۆنەکەی نامینێتن دەڕواتن یعنی کەمەک خەفیف دەبیتن. ئەوجا ئەگەر خواردتان با نەناو شویدا بیتن ئەوجا دەتوانن یعنی بێنە مزگەوت بۆنەکەی ئەو ها نابیتن. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر گرنگی داوە کە دەفەرمێ هەر حەف ڕۆژ یعنی بە سەحابەکانی فێر دەکاتن هاوڵەکانی خۆی فێر دەکات حەف ڕۆژ زاک موسڵمان دەبی خۆی جوان بشواتن نینۆکانی جوان بکات ئەوجە بێتە خوتبەی جومعی ئەوجە بێتە مزگەوت. ئەوەش دەلالەت دەبینین هەندێک کەس تەنانەت ئەو جولبەرگانەی لەبەریش دەکات بۆ مزگەوت هەندێک جار من خۆم بینی و مەلەوانەیە بە کراس و بێجامەیەک و تەڕەک سوودێکەوە هات بێتە مزگەوت. ئەمانە تا چەند شیاون تا چەند پێویستە گرنگی بەخۆی بدات پاک و خاوێنی. ینی مزگەوت کە یەکێک دەستە حوزوری یعنی حوزوری خوای گەورە کە لە بەرامبەر خوای گەورە ڕاو دەسیتن دەبی بە زرکەکی جوان کە حتا لە کتێبی فقەکان باز دەکات کە مسلمانێک دەستە شوێنێک کە لای مەسئولەکی تەماشا یەکەم زەر
یعنی تەماشە جلکی خۆی دەکە باشترین جلکی لەبەر دەکا یعنی خۆی ڕێک و پێک دەکە جوان ئەوزە دەچی ڕاو دەستی بە ئیشەکەی خۆی بە مەسئولەکەی دەلێتن کە لۆی بکاتن ئەگەر هاتوو لە بەرامبەر خوای پەروەردگار ڕاوەستا یعنی کەمترین شت بە جوانترین شێواز و جوانترین جلک و یعنی ئەگەر جلکەکەشی نوێ نەبیتن بەڵام پاک و خاوێن بیتن بۆنەکی پاک یعنی بێتن بۆنی عرەقەی لێ نێتن خەڵکیش ئیزعاز نەکات چونکو کە خەڵک دێتە مزگەوت ئەنواع یعنی ئەنواعی تێدایە زۆرا زۆری ئینسانی تێدایە هەیە مهندسە دکتۆرە هەیە مەسئولە هەیە ئینسانشی احتیادیە هەیە مامۆستای ئاینی ئەوە هەموو پێکەوە ڕاو دەستن ڕێز دەبن ئەوجا باشترە یەکێک جلکەی جوان یعنی پاک و خاوێن بیتن لە بەرکە خەڵکی ئەزیەت نەداتن باش مسلمان یاخود ئیسلام ئاینی ئیسلام ئەوەندە گرنگی بە ژینگە و پاک و خاوێنی ئینسان داوە بەڵام زۆر زار دەبینین لە نێو مزگەوتەکاندا تەنانەت حەدیقەیەکی وایە نییە ئەمە هۆکارەکەی چییە داروبارێکی وا لە نێو مزگەوتەکاندا نابینرێت ئەوانەیە کە دروستی دەکەن گرنگی پێنادان طبعا ئێستا مزگەوت کۆمەڵە مزگەوتە چی نوێ دروست کراوە لەسەر تیرازەکی نوێ بەڕاستی ئینسان زیینەتە بەس بستە ناوی یان دانیشی وەکو سیاحەیەک وایە چۆن یەکێک دەستە ینی دەستە دەرێ وەکو بڵێن دڵی بکرێتەوە ئەو هایان دروست کردووە هەندێک مزگەوت دیارن لە هەولێردا کە لەو ئاخرەی دروستکران ئەوان حیسابی هەموو شتەشیان کردیا حەدیقەیان دروست کردە لەو مزگەوتەکان حتى جێی مردی شوشتن و کە دێ ناو مزگەوتدا جێی سەقەتەکان لە تەنها یعنی بەتەنێ و تەماشای مافوق دەکەی تەماشای ئەو نیگار و ئەو نەقش و ئەو شتان دەکەی بەڕاستی شتێکی جوانیان دروست کردووە بەڵام لە قەدیمدا کە مزگەوت دروست دەکرا ئەوەندا احتیمال پێ نەدەدرا کە دروست دەکرا ئەوەندە مجرد جێی نوێژێ مزگەوتێک بێت و خەڵک بتوانین بچین نوێژەکەی بکاتن بەڵام ئێستا نا مەسەڵەن وزارەتی ئەوقاف لە وزارەتی ئەوقافیش مەزوع مهندسێک هەنن ئەوان خەریتەکەی دادنێن و ئیشراف دەکەن زوو متابعە دەکەن کە مزگەوت پێویستە چەند یعنی شتی هەبیتی کە زەڕوریە مەسەڵەن حەدیقە زۆر زۆرە لەو مزگەوت کارەبا نەبوو لە حەدیقەدا نوێژ بکرێتن وەکو بڵێن وتار بدرێتن دەرس بخوێندرێتن باخچەک هەبیتن لەناو یعنی مزگەوتدا الحەمدە ئێستا مزگەوتە نوێیەکان باشن کەواتە پێویستە مزگەوتەکانیش پاک و خاوێن ڕابگیرن زۆر پێویستە لەبەرەوەی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم زمانی پێغەمبەرمان ئافرەتێکە ئەوها لە حەدیثدا هاتووە فەرموودەی پێغەمبەری ئافرەتەکە ڕەش بووە یعنی حەبەشی ئەوانە ئەم ئافرەتە زۆر خزمەتی یعنی مزگەوتی پێغەمبەری دەکرد صلی الله علیه وسلم زۆر خزمەتی دەکرد پاشوی کە پاش عیشایان سەحابەکان دەچونەوە پێغەمبەر هەر کەسە دەچووە مالی خۆی ئەم ئافرەتە دەهات ئەو مزگەوتەی پاک و خاوێن دەکرد زۆر بە جوانی زۆر خزمەتێکی باشی دەکرد بەڵام ڕۆژێک پێغەمبەر صلی الله علیه وسلم تەماشای کرد یعنی مزگەوتەکە پیس دیارە پیس بووە وتی ئەرێ ئەو ئەم ئافرەتە نایەتن ئێرەی پاک و خاوێن ناکە گوتیان هەرسە وەفاتی کردووە ئەو ئەم ئافرەتە کۆچی دوایی کرد و مرد وەفاتی کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم لۆ بە منتان نەگوت نوێژی لەسەر بکەم دوعای بۆ بکەم وتیان یا رسول الله وەفاتی کردەوە 3 ڕۆژە وتی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەمنی بنە سەر قەبرەکەی با نوێژی لەسەر بکەم پێغەمبەریان بردە سەر قەبرەکە نوێژی لەسەر کرد و دوعای کرد لێرەدا لەم حەدیثە چ تێدەگەین وەکو بڵێن تێدەگەین کە زۆر گرنگە مزگەوت پاک و خاوێن بیت مالی خوای پەروەردگار باشە مامۆستا لە دەڵێ هو ئەنشاکم من الأرض واستعمركم فيها باشە ئەوە لە هوودە لە سوڕەتی هود دەکرێت ژینگە لە پێنا و پرۆژەی وەبەرهێنان تێک بدرێت بۆ دروستکردنی باڵەخانە و شتیریکە بەخۆی ژینگە وەکو بڵێن خوای گەورە ئەم زەویە دروست کرد و بە جوانی کە ئەمەش کە وەکو خەلیفەیەک ئەمە لەسەر ئەم ژینگەیەدا خەلیفە یعنی وەکو ئاگامان لێبیتن ئەمە مەسئولین دەبی ئاگامان لەو ژینگەیە هەبیتن ژینگە زۆر گرنگە ژینگەش شەرع ئیسلامەتی احتیمامی یعنی 3 خاڵی دەداتن گرنگی بە 3 خاڵدا هەوا وەکو بڵێن ئەو هەوایە پاک و خاوێن بی ئاو و توربە یعنی خۆڵ خاک توربە ئەم 3 زۆر گرنگە لە ئیسلامدا یعنی هەوا ئەگەر پیس بیتن ئینسان ناتوانین بژیتن ئاویش کە وەکو بڵێن پیس بی و ئینسان هەر ناتوانین بژیتن دەمریتن و خاکش هەروەها
ئەگەر هاتوو ئەمە سوودمە وەرنەگرت لەم خۆڵە و لەو خاکەی ئەوە یعنی محاسبە دەکرین لەسەر ئەم ژیگەیەدا چونکو خوای گەورە لە قورئاندا لە زۆر شوێندا باسی ژینگەی دەکاتن یعنی باسی چیای دەکاتن باسی پرسیارەکەی من ئەوە بوو دەکرێت ژینگە لە پێناو دروستکردنی پرۆژەیەک یان دروستکردنی باڵەخانەیەک تێک بدرێت بە پێ و ئاەتێک کە باسم کرد هو ئەنشاکم من الأرض واستعمركم فيها بەێ ئەنشاکم من الأرض کە خوای گەورە دەفەرمێ یعنی کە ئەنگۆمان دروست کرد لەسەر ئەو زەویدا واستعمركم یعنی فيها لێرەدا دەبێ ئێعمار بکرێ ئەم ژینگەیە ئێعمار چیا دروستکردنی ئەم یعنی دروستکردنی ئەم ژینگە وەکو بڵێن پاک و خاوێنی زۆر گرنگە دارچاندن زۆرگە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ما من مسلم يغرس غرسا أو يزرع زرعا فيأكل منه طير أو إنسان أو بهيمة إلا كانت له بها صدقة يعني ئەگەر هات مسلمان دارەی چاند ئەم دارە ئەگەر هات مسلمانێک کە سوودی وەرگرت لە سێبەرەکە یان کە مێوی گرت لە مێوەکەی خوارد و یان حتى تەریش لە مێوەکەی خوارد ئەوە بە سەدەقە بۆی دەنووسرێ پێغەمبەر صلی الله علیه وسلم هەندە گرنگی بە ژینگەی داوە ئەگەر ڕۆژی قیامەت یعنی ڕوویدە ڕۆژی قیامەت خەڵک هەڵدێ و دنیا هەڵسای کەس بە کەس نییە ئەتوو دارەکرد لە دەست بوو بیچینە زەدەی مەسەرە و بابەتەش باسی وەش دەکەین کەواتە هەر کەسێک دارێک بچێنێت خزمەت بە ژینگە بدات خزمەتی پێ بکات چ پاداشتێکی هەیە لە ئیسلامدا پاداشتی زۆرە سەدەقەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەگەر هات و یەکێک دارێکی چاند کە ئەم دارە سوودی هەبوو لەو مسلمانان چەند سوودەکی دەگاتێ ئەگەر حتى لە حەدیثدا دەفەرمێ ئەگەر مثلەن لە باخچەی هەندێک داری پورتوقال و وەکو بڵێن مێوەزات ئەوانەی چاند ئەگەر یەکە دزیش لێ بکە هەر خێری بۆی دەنووسێ نەفەرش کە بێ دزی لێ بکە بباتن لە ئەو نەفەرکە چاند خێری لۆ دەنووسێ سبحان الله پێغەمبەر زۆر تەشجیع کرد زۆر هاندەر بووە هاندای مسلمانان ئەگەر تەیر بخوا هەر خێرە ئەگەر سوودی وەرگرت گوناحەکەی بۆ دەنووسێ بۆی دەنووسرێتن گوناحەکەی بەڵام لۆ ئەو کەسەی کە چاندیتی ئەم دارە خێری بۆ دەنووسرێتن چەند ئەم دارە مابی وەکو سەدەقە جاریە چۆن مزگەوت سەدەقە جاریەیە مابی خەڵک نوێژ ئەو دارەش ئەو هایە باش مامۆستا گفتگۆ زیاتر دەکەین با بزانین پارشە و لە شار و شارستکەکان چۆن بەڕێوە دەچێت سەرتاش دەسمە لە یاوکار مەسعود محەممەد کە لە نێو بازاری دهۆکەوە لەگەڵم دەبێت مەسعود ئەردەمێتە باش بە تو نەهات ناوا بازارێ دوهێکێدای ئەم بەر بێت داویان ڕەمەزانێ بە دەچێن دوان داویاندا خەڵک بێتر بەر بە بازاری بە دەچە پێویستیان جێژنێ دکرە و کنجاژیان ژی جلوبەر کەژش بوو بچکێن خۆ و زارروکێن خوا دەکردن بزانین بازارێن دووکێ چوانە و گەرم و گۆڕی پێوە دیارە بله دەمیا باش بیتن کۆوان دیارێک و قەرەباڵغیا هەری زێدات مها ڕەمەزانێدات وان دە ڕۆژێنداویە دایاشبەرک و ئەم نزیکی جەژنا یا ڕەمەزانێت بینژبەرێژی خەڵک پتریەوانانی پیشاوێ قەستا بازارات کاتەن ژ بوو دابینکردنا کەلوپەلێن گرێدای ڕۆژا جەژنێ تایبەتی شواناژی شیرینەهیان نازل بازارێکی مە ئەس خازم الڤێرێ بزانی کەنێ خەڵک چاوا قەستەوا بازارات کەتم تایبەتی دابینکردنا کەلوپەلاندا و شیرینەهیە و فیسە گرێدای جەژنا یا ڕەمەزانێ خالت چوانی تو باشی خالت؟ باشه سی جاج نمیکرم؟ بله باشه چوال بری بازار چوال؟ باشه الحمدلله قربالغ بازار بله روزی خوش ترم رو به تا بازاریان جیب شد؟ نه والله بر روزیه بشه خوشتر شوی باشه اینا نه چه بکرن شیرینه یا چکله دو سه بله بله چوال اینا بازار یعنی با حیوانا چوال باشه الحمدلله مثلا باشه سپاس خانم بله دیاره کل وری یعنی هجمارک یعنی اولاتیان قصد وری کریاز قالنا کدیج باهم براین باشن چوانی؟ سریم سرچاپ اینا نه چه بکرن؟ خودی چرا زاده؟ باشه افصال دانی به حیوانا چوانی نه چشتکی نیاتی غریب خودی همش نیاد نمیشه ساکینه چیراتیه؟ سیمیله سیمیله باشه شوی بازار خوش ترم رو بتن وان کلو پلاب کریتیان پروش خودی نسبتی ما شوی چیتره شوی پروژه گرمه هم ناکن برم دکاندار خودم جستی یعنی روش بازاری افصال این شاد بینن به حیوانا چه فرقی آسانینه بس هم سیکی ما چتی نیات یا چه غریب یعنی خودی بیش باشه بله باشه روزان اینجا جنانی خالق زاتری حزوا سرچیه خودی اغلب چرا زاد چرا زاد باشه زود سپاس بکنم سرچاپ بله از قلنا کسی دیج بافم الوری
کاکنیوار از بارم تلویری کارت کی بله یا سرچاوا ویری رابشا چوانا خلک چا قستا فيري والله دي سب جرمي بيشوازي هاتنا ججنت كان ولا هاتنا رمضانت كان خلق ما قالك حشمات كذا كومبانيا بوهيف هم جي قالك رزيل الجرين هم داش كاندنا بهاي تشتيدا هم جيت سردريا خدا بيشوازي جرم عملت كين ستينی یعنی افصالا دیارک و گلک جورن چرزا و ینشیرینای هاتینه ستيني هل ویری هاتين قالك جورا صلاة نياتي شرز اجرا ماكرين قالك وكو طوم وكيف استقتني وكي بوهيف مثلا بويفا طرش يا هيا طامو بانيري وقالك طومين ديتر يعني فيري بيجين تشتيني يعني تشتي افش كيف تنافشينات هنا افتشتا بوركش قالك ولاطات يعني وكي ولاط امريكا وكي ولاط ارجنتين وكي ولاط لبنان تركيا هروسا روسيا هروسا بلجيكا قالك ولاط دي كردستان افش تاني انا شكرني كردستان والله برجاك وكيم تنا شكرا شو انا خازم اني بزان شي آریشه کردستان دا گلک کریکاری دهند بیت او فرمانبری واشولات کتن نبیتن هک والله مبخو کارگاه های وکی باهیف یا حلویاتا لافصالا پترش در بهاتی نچکلتو بس تشت خمالی وکی چرزات وکی سیسی وکی نوک وکی باهیف وکی گیس او برهم کردستان نه بس شریناهی هندک جورتین وکی بقسم و معجناتا کردستان تنه چکرن بس چکلت بالا پتر دیت واش درفن باش الفيري از بجم يعني خليك ذات بروجي قصه بازار كتم شا باورك ازداد رشف يعني هتشم مش متى نسباني سيكي مرچات تفكرين حضرتك جمير دوي تا دوني فيجي خلق قسطمت كتن اما اكو بوهي خدمت خلقي داين حتى دوني فيجي خلقي مدتا باش سباش بوتا بله دارك وين دبلن يعني والاتي كالو بالا خو براشوني باشي من بيجي سرچه هنا بقى نوري بكران والله چرزن بيت عيدينا باش او تستوافيو يعني بدس وقت بله قالك باش بهت وقت شلون انا صف صاله داني خلق زتري حسكه چه پیدا کرد سر سفراخ و روجا ججنه والله باش الحمد لله پای پیچه بید باشه هی پیچه نبیجی بوی دید گرام بمسخمه اینا کو افراد يعني مال هين كادات شيت كان يعني هيجي براويات كان فكرين اما حاضرت كران نه والله من همین تشتی چکری كادا شكرينا بله باشا ممنون الفيري يعني خلق زتري روجا كي ججن دا بتر حزوال سرچه جوري چرزاتان شيرينا يا خودی هم فستقن طوفکن بایی بن هم بتشتا امینه چکلیتم برا بتر چکلی شیرینه هی بله بله باشه زور سپاس بوتا بله کوان یارک و هند بینن یعنی هجمارك يا زور يا ولاتيان حتى درنگي شفنا وبازاري دات بينش بخمتي هندك و تشتي جريداي روجان انجاجنا رمضان بيروس دابيم كان وحتى درنگي شف يعني بازار بشتيه وكريه بله نام مسعود قالك سباس جبو مسعود محمد هفكار من كنت دوكي مرابوي قالك سباس ما مصدق قرم ولا زنابتن ايني اسلام چون سيري تقداني جينجا دكات چون باس کراوە لە تێکدانی ژینگە لە ئیسلامدا تێکدانی ژینگە شەڕع ینی قبول ناکە ژینگە تێک بدرێتن هەروەکو ئەبوو بەکر سدیق ینی قسەی هەیە یعنی بە ئاوی زێر بنووسرێتن ئەم قسەیە کە دەڵێ کە چونە شوێنێک جێگایەک شوێنێک تێگمەدەن ئەو جێگای شوێنی تێگمەدەن هات ئەگەر هات و ئاژەڵ و حیوان و چێل و وەکو بلێن مەڕ و حشتر و ئەوانتان دید مەیکوژن ئەوها یعنی فڕێ بدەن ئیلا ئەگەر زەروری بوو ئیلا لیمەکەلەتین لۆ خواردن یعنی لۆ خواردن و خواردنەوە ئەوە قەی ناکە کە ئینسان یعنی نەمریتن بەڵام تێنگدانی ژینگە بەڕاستی گوناحەکی زۆر زۆر گەورەیە چونکو ژینگە عامە هەموو خەڵکە چیا يعني أو خلق حموي يعني محاسبي أو شخصية كجنجي تقدر بس يترشد مثلا بارك شيء من ضالن كجميدة كان هيز معناه يا بنزيني بيدا بكبيش تانيتن أو حقي عامة حقي حمو خلق شيء باش ما مس زۆر زاد دەبین کەسێک دەچێتە سەفرە و سەیران ژینگەکەی پیس دەکات کەسێک دەبینین لە نێو سارەوە هەر پاشەڕۆیەکی هەیە فڕێ دەداتە سەرزادە کەسێک دەبینی تااقەتی نییە 20 مترێک بڕوە ئەو پاشەڕۆی پێێتی فرێداتە نێو سەلەوە هەر لەوێەوە فڕێ دەدات ئەمانە دەستنە قالبی ئەمایەتە وەلا تبغي الفساد في الأرض إن الله لا يحب المفسدين دەچێت ئەم قالبەوە ئەم کەسانە ولا تفسد الأرض بعد إصلاحها يعني وەکو بلين دولة ژینگەکەی پاراستەیە حکوومەت پاراستەیە يعني تێکی مەدەن ئەم ژینگەیە بە تایبەتی مەسەلەن کەوان دەچن سەیرانێ
لە سەیراندا سبحان الله کە ئەو سوودەی وەرگرت و کە هاتە دڵی کراوە کە ئەو خواردنەی خوارد لێن دەر و کە وەکو بڵین زۆر پێی خۆش بوو ئەو شوێنە کە لە سەیراندا کە لەو چۆلاتیەی پاشوی کە دەڕواتن وەکو بڵێن ئەو خواردنە ئەو علاگەیە ئەم قوتی وەکو بڵێن ئاوی کە فرێدرایە با هەلی بگریتەوە چووکو جارش کە هەر بە خۆی دێتە وێنەردا دەنیشی هەر بە خۆی سوودی لێ وەردەگریتن کە ئەگەر هەلی گرتەوە غڕی کردەوە ئەو خێری ئەج و پاداشی بۆی دەنووسێ بەڵام ئەگە بەجێ هێش یەک تەیر بخوا مەسەن وەکو بڵێن قەپاغی ئاوی دەبێ ئەگە بخواتن ئەگە تەیرێک بمریتن ئەوە نەفسە گوناحبار دەبی کە ئەنەوە نەفسە چی کوشتە چونکو نەفس بەس ئەوە نییە نەفسی ئینسان تەیریش نەفسە وەکو بڵێن پیشلەشی نەفسە ئاژەڵ و حیوانەکانی تریش نەفسە جائز نییە ئەزیەتی وانیش بدرێتن ئەواتە جۆرەها زیانی دەبێتن هەم بۆ مرۆڤەکان بێت بۆ ئاژەڵەکان و ئەمانەش بێت باشە ئەی تۆ باس لەوە کرد هەر کەسێک دارێک بچێنێت و بەرهەمەکەی بخورێ خێری بۆ دەنووسێ ئەی بۆ کەسێک کە دەیخوات و بندارەکە هەم سێبەریشی هەیە و هەم ئەو بەرهەمەی هەشتی دەخوات لەوێ بەجێی دێڵێتن بەێ کە لەوێن دەربەجێ دەهێلیتن وەکو بڵین پێغەمبەر صلی الله علیه وسلم ئومەتەکەی خۆی فێر کردووە کە تەنەظف فإن الإسلام نظيفا يعني دل النظافة من أما حديث نيا قولة بلام حديث صحيح تنظف فإن الإسلام نظيفا يعني باك خامل لبروا إسلام لو نظام هاتي لو باك خاميني ك سبحان الله إنسان كأو شتي خوارد ليندر كبتزيده هليتن زرري دبي كزرري بو يعني جناح شي دقاته بخوشي شنالي توشي مثلا نفرش توشي نخوش دبيتن وتايبتيم عندك سيل لبيش مالي خوي يعني زبلي فريد داتن هي ناكرتن حاويك بتسيباتن أو حاويك عاصر كاري بكاتن أوش نخوشي بوي بلاو دبيتوا جينجا مسألة جينجا زور فروانا وكو بلين باراسيني جينجا بلين وكو بيشمرقا لدورة شتي وكو بلين كردستان ككردستان دا باريزيتن ئەوەش جنگەی دەپارێزن باش دێنە سەرەوە بابەتش ئەوە پاراستنی وڵات و نیشتیمانە دێنە سەرەوە بابەتە بەس بابەتێکی دیکە ئەوەیە بۆچی ئیسلامۆن دەڕێز لە ژینگە دەگرێت ڕاستە دەڵێن کە دار و بەرد و هەمویان ئەمانە زیکری خوای گەورە دەکەن وەکو بڵێن خوای گەورە دەفەرمێ هم أمم أمثالكم يعني لە قورئان دە باز دەکاتن وەکو بڵێن باسی تەیر و تالی دەکاتن و باسی لەسەر بابەتی ژینگەکە پێش بێم حەدیسەکەم خین پێغەمبەر صلی الله علیه و سەلەم دەفەرمێ دەڵێ ئەزیەتی سەجی مەدەن لەبەرەوەی هم أمم أمثالكم لە حەدیسەکەدا ئەوانە ئومەتن تێدەگەن خزمەت دەکەن خزمەتتان دەکەن یعنی تەماشا دەکەی وەکو بڵێن یعنی جابەجا هەندە وەفای زۆرە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم وەسیەتی کردووە یان پێغەمبەر صلی الله علیه و سەلەم باسی ئافرەتە چی کردووە ئەزیەتی پشیلەکی دایە کە سزنی کردیە لە لای خۆی سزنی کردیا نەیهێشتە بڕوە بە خۆی ڕزقی خۆی بدۆزیتەوە کوشتیتی لەبەر خاتری یعنی ئەم پیشلە خوای گەورە کە تۆڵی ئەم پیشە لەم ئافرەتێک کردووە ناریتە جەهەنەمێ و ئافرەتێک کە وەکو بڵێن زۆر خراپە دەڵێن بەغیە یعنی خراپە زۆر خراپە بەڵام پیشلەیە کە لەسەر مردندا بووە هینایەتی ئاوی دایەتی خواردن دایەتی کە ئەو نەفسەی زیندی کردووە خوای گەورە ناریتە باشتێ ناریتە باشتێ پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لەو شتانە زۆر تاکید دەکا کە ئەو ژگەش کە ئەمە تێدا دەژی یعنی لێرەدا دەژین ئەمانەتێکە لە سەرمان کە ئاگامان لێبیتن باش ئینشاء الله تعالی باش مامۆستا دێنێ سەرەوە ئەمانەتە گفتگۆی زیاتر دەکەین لەسەر ئەو ئەمانەتەکە بە مرۆڤ سپێر دراوە دەسمە لای ئەوکارم زەردەش هەمەیەکە لە هەولێرەوە لەگەڵم دەبێت زەردەش ئەبدەمێتە باش بە تو دنا باولێردا ئەس هەکەر خەڵەت لەم تووشە دەف گروپەکە مۆزیکیەن خەرکی ڕۆژاوای کوردستانێ با بزان ئەو پێشکەشی مەدیکەن کەرەمکە بله دم باش کووان مها رمضان روژیل و پیروز به لبنان کورسان مستشار
وكون من قبل باش من نمایشک تایبت به عرب سوریین دمشق نه کو آنا برای خدانه هولر دوامها روجه داد خوازن بری پاشیو کودناف خلقه داد خواردنگهان لجهن کو خلقوم دبه بری پاشیو نمایشن اولی تایبت مندین دمشقی ورکه انجام بدن از خوازم در باس جوان بم بزن بم کا مبستوان جوه چیه مرحبا تحيي الواقف والقاعد. شكرا. نحن تلفزيون كردستان 24 ومن باورم تو كردي ازاني اكرت بوم بيجي ونخلكي دمشقن شون هات الليره بو رمضاني تشكر يكم زار بينا راني خوش هوست رمضان تام بروزبت حمو سال بخوشيت من خرج سوريا خرج دمشق هاتم لي تقريبا بصالي 2012 بصالي 2012 هاتم لي ليرة وكأنما عيني يعني أشوائي رمضان للسوريا. ونبو رمضان شتكن بو رمضان بو خلقي بلش والله رمضان للسوريا تقريبا عين ليرة بالضبط صد لصد. طيب يعني وشو السحوري وافطار خواردن شربت حمو شتان اوايا حمو يعني عين سوريا. من خوازم جوان دا خواز بكم سوريدي كي آيني ببيجن نحن نطلب منك مباشر انه تعطينا شي ديني خاص برمضان شي ديني خاص برمضان يلا اف طيبت منديك طيبت بروجيه خوازن نجمر نمايش بكن كابرا بنا هفكاري من بيشام بدا تفضلوا بسم الله وسمينا بسم الله وسمينا على محمد صلينا على محمد صلينا على محمد صلينا بسم الله فتحنا الباب بسم الله وفاتحنا الباب على السنة والكتاب على السنة والكتاب اليوم جيناكم برمضان بله وكون دمن اف طيبت مندين دمشقين از خوازم در باس جمع الباته کش ببم کوهجمارک مزن ج خلکن روجاوا خلکن باشور کردستان یم پارچه اندین بری پاشی و بری خود نور از خوازم در باسی جمع مالباته بم ایوار باش مها رمضان الو پیروز به تو کرد کی جام پارچه ای روشلاتی بله اون مها روجیه مها رمضان چاول اولیر پیروز کن چاوا دبینن نمایش نوساین دمشقی زور خوشه روزی که نوکه روز جو گرمه خلق روزونه زورتر لمالن بس شوی هولیر زور خوشه شو خلق دینن شونه کومرات کان دینن شونه اوهی بله پاشی لروجراتی کردستان چونه پیوندی دگل خزم کسکانی وای هي طيبت تقریبا کویریه تقریبا کویریه وکوشت شوان خلقش سردان یکترکن ابو شویه تبغى خلقي كي جان شاري لروجلات بانا بله تو چند سال دروایی رمضان درو لروجلات شوایا جي لقل جي فرقية من لزور جيبوم بيتر ببي دابو نريد فرقية بلام بقشتي كردستان اوكو يقوى روشالات بيت باشور بيت تقريبا نزيكي اوكو يقوى از خودمش بخوان مش برسم پاشیو لروجلات دقل خزم کسانی خوی پیوندید کی وکولره آماده دکن یان جوازی هست نختك جوازي هي لرب الشوازور قرب على اختراع خلق دينا در خوشية كان بيكوتا بارشي وبخبرن نختك جوازي أمسال رمضان بتا شون بو باش بو يان باش بو رمضاني كي خوش بو بتهبت أمشو لا هوتيل كابيتول زور باش بو بله ليرة استا ونها ولير تينا داره بری پاشی داد نشن لروجلات جی هر وای خزم کسانی واتشنا در و یان پیوند نه تا ساعتی دو یانزی شو بعدين در بلام تا پاشونا زور سپاس از دخوازم هر بردوام بکم گلک کس وکون دبنن اف نمایشن وی رنگی بریوا دچن خورتن روجاوانه ین باشورن ین پارچه اندینن از دخوازم هفکارم پچک دیمن پیشان بده جوان گروپن شامی دمشقی وکون دبنن کو تابعت مندیه که تایبت به دمشق از دخوازم پچکی درجه پی بدم اگر هفکارم پیشان بده جينا نهنيكم جينا برمضان نحن جينا والله نهنيكم جينا والله نهنيكم ما بعرف اساميكم
يعيدوا عليكم بالصحة والسلامة بالصحة والسلامة رمضان يا خوازم شهر درباسی جم گنجا جبم کام بزمن روشا گنجا چوایا دم باش تو بخواشی کجان باشاری سرچاوش بازاری کوبانی ما بله لور بری پاشی و اونها کو کردن روجاوا گنج تن لور کوم دبن پاشی وراوجی بچا بورا درباسی والله خوشم منی گوتی افطار خوفت کن تینا ورش خورد سهر نرگیل خوفت خوان و کون کردن روجاوا کردن هولری کردن باشور کورسنه ورکتی کلیا و گلک چه بیا اون چا ادمین تایبت و ما روجه دون ورک کوم والله من هولری نه تفرقتنا ما بین هولری و کوبانی تفرق جدای جامعتنا هر چهار پارچه کورسان ان شاء الله یک و هولری کوبان جامعه یک جدای تنا بله وكون دبنن كوفان كو تايبت منديا كفيجي هي كو لفيرك ام تقارن بفيجن كو هاولير ويا هيلينا مهاروجي و جبكاتن و بارچين دنيا كردستان لفر خلكن دمشقن خلكن كردن روجاوان ين باشورن ين روجراتن ين بارچين دينن بفيرنگي مها خوي روجي لهاولير درباستن هولێر مەڕەبووی گەلەکسپاس هەولێر بووە جهێتێک بەژیانێ ناو ئەفریقاتێندا گەلەکسپاس مامۆستا دەگەڕێمەوە لای جەنابتان پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت ئەگەر دارێکتان لەدەست بوو هەتا ڕۆژی قیامەتیش بێ ئەو دارە بچینێن مەبەستی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەم فەرمودەیە چییە؟ مەبەستی لەم فەرمودەیە گرنگی بە ژینگەی دەداتن یعنی چونکو ئەگەر قیامەتیش بی مەسەن ژینگە ئەگەر پاک و خاوێن بیتن ینی باشتر ئەگەر پاک و خاوێن نەبیتن ینی لەو حالتەی دەجیاتی یەقیا دەبیتە دوو قیامەت ینی بۆی کاتە پێویستە مرۆڤەکان ئەمان جێوەیە گرنگی بە داروبار و ژینگەی خۆیان بدەن ینی زۆر ینی گرنگی پێ بدەن ئێستاژ الحەمدولیلا هەولێر باشتر ینی شاری هەولێر لە پێشان زۆر داری ینی لی چاندرایە و ژینگەکەی ینی لە پێشان باشتر بەڵام زیاتر احتیمام مسلمانەکان بە خۆیان یانی لە پێش مالی خۆی یان لە مالی خۆی داری بچینیتن ئەوە زۆر باشە حتى لە یەک برادرەکانمان ینی لە سوید بوو خەڵکی هەولێرە لە سوید بوو بەحسەکی تەقدیم کرد کە زۆر خوێندی لە دار نوع تەبیعاتێکی هەیە هەوری لۆ خۆی ڕادەچێشی وەکو مغناطیس لۆ خۆی ڕادەچێشتن والي ذاك يعني معدل باران هبيتن زوكا فينك بيتن باشتر بيتن وام جهرانا لهوادا هي ام دارا ك دمجيتن يعني وكو بلين كاستفاده بله هو باسي سودكاني دار دكات باشا پیغمبر صلی الله علیه وسلم زور باسی بهش دکات و که باسی کسکاتی و سوزایی بهش دکات بله ما بسی او سیای هندانه که بو مسلمانان که وانش با من شو گرنگی با سوزایی و کسکای بدن لسر گوی زوی بله وەکو پێغەمبەرمان صلی الله عليه وسلم باسی بەهەژە کە بەهەژ کەسکاتیە و لە فەرمودەش کە هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ چەند شتێک هەیە ئینسان غەمی ئینسانی دەڕوێنیتن یەک لەوان کەسکاتیە تەماشاکردنی کەسکاتی ئینسان وەکو بڵێن غەمەکەی دەڕوات کە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەئکیدی کردووە و بەهەشتیش ئەوەندە خۆشە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی کردووە ما فيه ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر تم بير بكيا فكر بكيا كاشتقى بلا باجدا يعني باشتر هيو كباشتر خواي جورة داينوا بلام وكبلين زور جرينجا صحابة كان زور اهتماميان بكسكاتي دايا وبدارو بجينجا زور اهتماميان بجينجايان داوا وفرمودش يعني زور لسر أم شتي كهاتوا بيغمبر صلى الله عليه وسلم سوزایش کەسکایش لە ئێمە زۆرە ها سپاس بۆ ئەو کارانم کە شوێنیان هەڵبژات بە ئەم زەوێکی فێنێک زەوەی باشتر خۆشتر سەوزایەکی زۆر لێرەیە باشە کەواتەمە گرنگجیمان بە ژینگە داوە مامۆستا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرموێت هەتا لە کاتی شەڕیش بوون دارمە بڕنەوە باشە سزای ئەو کەسانە چیە کە دار دەبڕنەوە لای ئیسلامدا چۆن باسیوانە کراوە وڵا أبو بكر الصديق كباس كردوها كجيش شوينك ولا تقطع شجرة مثمرة يعني مثمر كدارك كسودي هي مبرنوا يعني إسلام كجزاي دانا جزايا كيتيا وكو بلين تعزير وكو عقوبيك بدريتنو يعني عقوبك شون مثلا أجر هاي السيارة
لەو حەدە زیاتر هاژۆشتی لە شێستی کامرە دەیگری و جەزای دێتی سەرێ داربڕینیش با جەزای لەسەر بیتن کەس کاتیم جەزای لەسەر بیتن وەکو ئەو دەوڵەتانەی ئۆڕۆپا چونکو ئەم کەس کاتیا ژینگەی دەپارێز مرۆڤش دەپارێزتن یعنی زۆر سەر سبحانە کە تەماشای ئۆڕۆپای دەکەی هەموو کەس کاتیا وەکو سەوزە دار و درەختی زۆر زۆرە ئەوزە ساڵانە ملیۆنە 1 ملیۆنە داری دەچینن 1 ملیۆنە دار دەچینن ماعلم هەمووی سەوزاتیە و کەس کات و تەماشا چیایان دەکەی بەڵام خۆشیان گرنگی پێدەدا بەێ با ئەمەش ئەو هابین بە ئەو شتە باشەی وەرگین لە ئۆڕۆپای باش ئینشاء الله تعالی مامۆستا دەڵێن داینی ئیسلامدا زۆر جار باز دەکرێت دڕکێک لەسەر ڕێگا بوو بەردێک لەسەر ڕێگا بوو ئەگەر لای بدەی خێر و چاکەیەکت بۆ دەنووسرێت کەواتە ئەمانە هەمووی ئەم شتانەی کە باسمان کردو کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی کردو لە قورئاندا باس کراوە ئەمە هەمووی هاندانە بۆ مرۆڤ کە گرنگی بە پاک و خاوێنی و ژینگە بدات بەێ واللهی کە ئێستا جەنابەت باست کرد یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ الإيمان بضعة وسبعون شعبة إيمان چەند وەکو بەشی هەیە بەشی گەورەترین بەشی يعني لا إله إلا الله محمد رسول الله أدناها بسيطرش إماطة الأذى عن الطريق كبردك لسر رجايا أمن لا يبم يعني سبحان الله ما شاء النبي كان دك مثلا دبيني تيرا لا يدبايان يروج بيشاني دا تيرا كتبنا وكبلين قاز ويا مرايب كتبنا ناو مجرى دريان هنا أو يعني خير زور ولو شتى بسيطة بلام لا خاي جورا زورا بلام فرمودك يا تأكيدي قصي جناب الدكا كابرايك كبوم حمر روج بالرجايك دا دروج لفرمودي في مصطلح حديثك صحيحة الرجايك دا دروج لسر رجاي مسلمان دارك حبو كدرس وداركيان بريبو أم دار حرمها ولا سر رجاي مسلمان أزيت مسلماناني دا لسر أم رجايا هسا أم كابرايا تيكرد أم داري يعني ما وش زور لقى مجبور هالي قلاندو دري هناو فريدا لا يشي ريكي خوش كرد بو مسلمانان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خوای گەورە لەبەر خاتری ئەو ئیشەی کە ڕێی مسلمانانی خۆش کرد خوای گەورە لەبەر خاتری ئەو ئیشەی ناردیە بەهەشتێ کردیە ئەهلی بەهەشت بەسیە ئەوەندە ڕێگای مسلمانانی خۆش کرد ئەی داربڕینەوە بۆ کاتی پێویست ڕێپێدراوە لایەنی ئیسلامدا لە کاتی پێویست ئەگەر زەرەری هەبوو لە ئیسلامدا لا ضەرەر ولا ضیرار ئەگەر شتێک هەر شتێک زەرەری هەبوو اعتیادیە لای ببەی بەڵام بتوانی دیسان ئەی پێویستەکان بێ بۆ مرۆڤ بۆ نمونە دەیسووتێنێ دار دەبڕێتەوە دەیسوێنێت و خۆی پێگەرم دەکاتەوە یان خانووی پێدروست دەکات ئەمانە گونجاوە کە وەکو بڵێن ئەمە ناتانین بڵین مەسەلەن داری هیچ داری نەبڕین بەڵام ئەو داران کە سوودی نەماوە بێ کێڵک بووە مەسەلەن مردووە یان سوودی نەماوە ببڕێ لۆ سوودی مرۆڤ یعنی بەکار بێتن ئەوە قەیناک بەڵام ئەنی وەختیش لە جێ بچیندرێتن ئەگەر نە هەردار بڕین زەرەری زۆر دەبیتن کەواتە لە کاتی احتیاجات ئاساییە احتیاجاتی یعنی مسلمان ئینشاء الله باشە دێنە سەر پیسکردنی ئاو ئاوەڕۆ و دەبینین پاش ماوەکان فرە دەدێت لە نێو ئەو جۆگانەی کە بەتایبەت لە گوندەکاندا و جۆگە ئەوانەی خاوێنن دێن بۆ سەر ڕووبارەکان یان پیسکردنی ڕووبارەکان ئەمانە تا چەند جائزە لایەنی ئیسلامدا تا چەند ڕێگەی پێدراوە وا سزای ئەمانە چیە یان زۆر جار دەبینین لەسەر ڕووبارەکاندا شوێنی پاشەڕۆفرێدان لەوێ دروست دەکرێت ئەوە یعنی بەداخەوە کە لە وڵاتی مسلمانان زیاتر ئەو شتە هەیە مەسەڵەن دەبینی مەجرای ئاوێ دەستە ناو ڕووباری کە ئەو ئاوە پیسە کە چۆ ناو ئەو ڕووبارەی بەو ڕووبارەی ئەمە سەرمان دەشۆین ینی بەو ئاوی سەرمان دەشۆین دەزوێنش دەشۆین دەی خۆین تووشی نەخۆشی دەبین پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموودە چی هەیە دەفەرمێتن لە شوێنێکدا ئاو ڕاوەستا بوو ماء الراکد ئاو ڕاوەستا بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت لە عینی کاتدا یعنی دەفەرمێتن میزی لەو ئاوەی مەکە مەسەلەن میزی لەو ئاوەی مەکە و لە عینی کاتیشدا دەزوێژی بشۆی ئاوەکەی بخۆی لەبەرەوەی تووشی نەخۆشی دەبی نها رسول الله صلی الله علیه و سلم البول في الماء الراكد يعني نهي كردوا قدغي كردوا خوش صلى الله عليه وسلم كآوك بس آوشي باكا خاوينا وەکو بڵێن جۆگە و ئاوی پیس بستەناوی ئەوە زەرەکەی بۆ خۆمانە
زەرەکەی بۆ خۆمان نەسبین ئەمە ئەو ئاوی دەخۆین تووشی نەخۆشیەکی خراپ دەبین یان کلیەکان مەسەن ڕاو دەستی یعنی زیاتر خۆمان بەدەستی خۆمان دەکوژین ئەمانە هەموو دەکەوێتە ئەستۆی بکەرەکان ئەوەی ئەو کردارە دەکەن ئەو کارە دەکەن ئەو گوناحی ئەو کەسان هەموو دەکەوێتە ئەستۆی ئەو بڵێ یعنی لە قەدیمەوە کە ئەو شتە دانراوە لەوان هێندێک جار ئەو بیر لەوەی نەکردبێتەوە کە ئەو ببێتە هۆی سەبەبی نەخۆشکەوتنی کەسێک یاخود گیان لە دەستدانی کەسێک زیانێک بۆ کەسێک ئەوەی کەم کارە دەکات و WCەکان شوێنی پاشەڕەکان لەسەر ئاودا دەنێت کەواتە دەبێت ئەو بزانێت ئەو کەسانێک کە تووشی دووچاری نەخۆشیوانە دەبنەوە ئەمان هەموو ئەنجامی کارەکانی ئەوە بووە دەوی بزانرێ وهروەها کە باڵادەست و یعنی ئەوان کە زیاتر زوو یعنی حرەکەی بکە ئەو وەزعی چاکەنەوە وەکو بنین ئەو ئاوە ئاوی مەجرا و ئەوانە کە زۆر جار پاساویوان ئەوەیە کە ڕووبار بە هیچ شتێک پیس نابێ پیس نایە بەڵام ینی هەر زەرری هەیە پیس دەبیتن چکو وەکو بڵین مرۆڤ زۆر پاساوی ئەوانە ناڵم پیس دەبیانە لەوانەوە نەو پاساوە بۆ خۆیان بێنەوە باشە مامۆستادێنێ سەر پاراستنی خاک و وڵات و نیشتیمان کە کەمێک بەر لێستا باسمان کرد باسی پێشمەرگەمان کرد ئەو ئەرکە چۆن لاینی ئیسلام باس کراوە چ پاداشتێک بۆ ئەو کەسانە هەیە بەێ ئەمە حەدیسەکی دەینمەوە کە حەدیسە دوو چاو خوای گەورە عەزابی ناداتێ ڕەجڵ ذەکەر الله ففاضت عیناه کابرایەک کە دانیشت و ذکری خوای گەورەی کرد فرمێشی هاتە خوارێ وعین باتت تحرس في سبيل الله چاوێک کە دانیشتیا حراست دەکا یعنی حرس بوویتە یعنی وەکو بڵێن ژینگەی دەپارێزی دوژمنەک نێتن شەوان نانویتن في سبيل یعنی ئەو دوژمنە نێتە ناو خاکدا ئەو چاوەش کە شەوان حرام بووە نووسن لێ خوای گەورە عەزابی ناداتێ عەزابی ئەو چاوەی ناداتن ئین شاء الله تعالی و هەروەها کە ئەوانش کە ئاگایان لە خاک و نیشتیمانی مەیە و کە وەکو بڵێن لەو چۆلاتێ لەو سەحرایە تەڵامە بەردەوام دوعایان لۆ دەکەین و ئیمام و خەتیبەکان ڕۆژ جومعان دوعایان بۆ دەکەین الحەمدولله و هەروەها ئین شاء الله خوای گەورە دەیان پارێزتن ئەوەش عینی ئاگایان لە ژینگەیە ئەوان نەبن ئەمە ناتوانین نوێژی بکەین ناتوانین لە مزگەوتدا عیبادەت بکەین ناتوانین ئێستا واداش بە ئیسراحەتی خۆمان وتاری بدەین ئەوان سەبەبن کە ئەو ئەمن و ئەمانە وانە ناو باشە خاکش وەکو بلێن ئاسایش ئاگای لێ و ئەوەش ئەمن و ئەمانە پامۆفەقیان کە خوای گەورە بیان باشکاتە پاراستنی وڵات و نیشتمان واجبە لە ئیسلامدا باشە ئەی ئەو کەسانەی بۆ نمونەگەر پێشیان نەکرێت لە توانیاشیاندا نەبێت خزمەت بە ژینگە بکەن بە بیریان بێ یا وەخت خود فکری لێ بکەنەوە ئەمانە تا چەند ئەو خێر و سەدەقەیان بۆ دەنووسرێکەوانەی کە خزمەت بە ژینگە دەکەن خێر و سەدەقەی زۆریان یعنی لۆ دەنووسرێتن کەوانی خزمەتی ژینگەی دەکەن وەکو بلین بەلاش ناڕواتن کە ئەو خزمەتە لۆیان یعنی بە سەدەقەی جارێ دەنووسرێتن چاندنی دار جادە دروستکردن وەکو بلین شوێنێکە ژیانی تێدانە شوێنەکەی خۆش بکەن کە خەڵک بستێن دەر ینی بژیتن وەکو شوێنێکە جادە لۆ دەکەن کە خانی دروست بکرێتن یعنی ئەوە ئەچ و پاداشتەکەی زۆر زۆرە لە ینی ئیسلامش ئەوە ئیستیعمارە یعنی وەکو بلین ئیستیعمار الأرض پێ دەگوترێم بەڵێ زۆر سپاس مامۆستا سەید محەممەد خەلیل پێشمێژ و تارخوێن کە لە تەوەریەکەمی بەرنامەی پاشی بۆ لەگەڵ ماوەی زۆر سپاس سپاسان دەکەم زۆر سپاس بەڵێ تەوەریەکەمی بەرنامەی پاشیف بە کۆتا هات ناوبڕێکی کورت وەردەگرین لە سەری کاتژمێرەوە تەوەری دومی پاشیف دەکەینەوە کە تەوەری تەندروستیەوە باس لە نەخۆشیەکانی چاو دەکەین.
ناو کمپا چمشکو دا ما دسه گروپ هینا وان چلاکیا را بیتر وان چلاکیا جی الآلیه فلکلوری دیا الشاجات يزيدي تد شالوا شابكي دوان المختلف في ولات يدينا عالم بكلتوريا وخبري ناسو نها از جلك نيفيت شنغاليانا ونيفيت ولاتيانا نها جل كدمة يدخلكي الشنغالن روجا قوامين درانا راب نسرخوا روجا عقيد وخشمير وشير سريتيانا راب نسرخوا لجوري برخيال شاري خما جني بيروريكاني دنك وك ملوانك بو كردني كوربهشتانهات وكي بيواك من بو يكم جار سرودي كرديم لزيندان بيست همو كس من غناو شاعر دناسن رنگ الانش هن او كسانا من بنو سرد دانا اخد به روجه به کاوی کرم جانتای سفرکاتشانی دلالانی برگراژی شاری سنا هاوار بکن سليماني دووبارە سلااوان لێبێ بەرنمەی پاشیف بەردەوامە لە تەوەری دومی بەرنمەی پاشیف کاتەوەری تەندروستیە باس لە نەخۆشەکانی چاو و نەشتەرگەری چاو دەکەین بە کە دکتۆرێکی تایبەت و پسپۆر لەگەڵمان ئامادە دەبێت باس لەم بابەت دەکەین بەڵام بەر لەوەی بچینە نێو تەوەری بابەتەکەەوە هاوکارانم پاکێجەکەیان ئامادە کردووە کە تایبەتە بواران یاخود پسپۆرانی بواری تەندروستی باس لەو کەسانە دەکەن کە نەخۆشن دەڵێن پێویستە ئەو کەسانی نەخۆشن ئاگاداری تەندروستی خۆیان بن بەروە باس لەوەش دەکەن بە تایبەتی ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە چاودێری نەخۆشەکانی خۆیان بکەن بەروە ئەو ڕێنمایانێک کە پێیان دەدرێت یاخود ئەو دەرمانانێک کە پێیان دەدرێت بە شێوەیەکی ڕێکوپێک خشتەیەکی بۆ دابنێن. Doktor û pisporên tenduristiyê radgînin ku rojî bi giştî gelek bandorên erênî li ser laş dike lê kesên ku nexweşîna şeker, tansiyon û nexweşînên dizik de hebin divê guhdariya pêşniyarên doktorê xwe bikin. Büyük bir sıkıntı kesinlikle. Diyatisyen û doktor Gülnihal Hazar balê dikşîne ku divê di rojiyê de bi plansazî û bernameyeka baş xwarinê xwe plan bikin. Gülnihal Hazar da zanîn ku bi meniyeke baş ya paşîv û fetarê mirov dikarin rojiyê ji bo tenduristiyeke baş û dayîna kîloyên zêde bikarbîne. Sahurda özellikle kahvaltı. Divê di menûya paşîvan de xwarinên taştê bên bijartin. Yên wekî hêka kelandî, zeytîn, şîr, penêr û zêdetir sebze bên xwarin. û nan jî ger mimkün be divê nanê kapekî bê bikaranîn. Di fitaran de jî ger bi tasekî av, şorbe û xurme dest pê bikin û piştî pênc xulekan jî xwarinên din bidomînin dê ji bo tenduristiyê baştir be. Pisporên tenduristiyê dibêjin ji ber di Remezanê de mirov demeke dirêj tî û birçî dimînin bi lez û zêde xwarin dixwin. Lê pêşniyar û daxwaz dikin ku hêdî û plankirê xwarin û vexwarinên xwe bixwin û vexwin.
تاهیرهان چلنگی دکتر نخوشین داغلیه و جبو کردستان 24 رادگینه که نخوشین مروف تنبن جبو تندرستی لاش روژی گلک سود بخشه چلنگ دینه زمان کد ماه رمضان دا نخوشین کتیبون و برچیبون لسر وان تاثیر نینی دکن برز دبن لوماجی دوی کسین که نخوشین وک شکر امیده بوان راهبن لتندرستی خو هایدار بن بگشتی روژی بهنا لاش دردخه و تاثیرین باش لسر تندرستی مرو دکه لهن نخوشی هنکو جتیبون و برشیبونه نینی باندور دگرن گر که او نخوشی نبن وک زانستی جیته زانین کو گلک باندورین باش ین گرتن روژیه لسر تندرستی و لاش مروف هیا لگور انجامن لیکولن کلزانینگه هاکا امریکای هاتیه کرن جی ته دیار کرن که هفته 3 روز برچیماینا مروف لسر همو ارگان مروف ارنی باندور دکه و برخودیریا لاشی زیده دکه صدق ارن کردستان 24 دیاربکر بەڵێ ئەم پاکێجە زیاتر تەرخان کرابوو بۆ ئەو کەسانی یاخودۆڕێنمایانەیە بۆ ئەو کەسانە بوون کە نەخۆشی درێژخایانیان هەیە بەڵێ دکتۆر بارزان میرزا بوبەکر پسپۆڕی نەخۆشیەکان و نەشتەرگەری چاو لە تەوەری دومی بەرنامەی پارشیڤەوە لەگەڵم دەبێت دکتۆر بەخێر بێت زۆر سپاس ماندوونە بن دکتۆر هەموو لایەکیش قوڵکەین ئینشاءڵڵا ئامین دکتۆر چەند زۆر نەخۆشی چاومان هەیە بەڵێ چاوی شکو هەمومان نەزانین یەکێکە لە ئۆرگانە ئەندامە گرنگەکانی لەشی ئینسان کە خوای گەورە خەڵقی کردووە و هێشتنەوەی بە سەحەتێکی باش تا ڕادەیەکی باش ئیشی ئێمەیە و ئەبێ محافەزەی لەسەرکەیت مەسەلەی نەخۆشیەکانی چاو زۆرە هەر لە بەشی پێشەوەی چاو دەست پێکەی کە لە پەردەی چاو و ڕشکێنەی چاو و عەدەسەی چاو هەتا بەشی پشتی پشتەوە کە شەبەکەی چاوە کۆمەڵی نەخۆشی زۆری هەیە باشە دکتۆر دێمە سەر سەرتا و شک بوونەوەی چاو نیشانەکانی یاخود نەخۆش چۆن بزانیت چاوەکانی تووشی و شک بوون هاتووە بەڵێ بە شێوەیەکی گشتی ئەوەیەکێکە لە گرفتە هەرە زۆرەکانی کە ئێمە لە وڵاتی خۆمان تووشمانە بێ بە حکمی چەند ئاواملێکی کە هەیە یەکێکیان گەرمی جەوەکەمان هەوا و تەپوتۆز و ئەو ئاوهەوایی کە هەمانەکە زۆر خاوێنیە لایەکەی تریشی عاملی با بڵێن ویراسی و کە لە ناوەی خۆمانە دەوری هەیە ئەم حاڵەتەش بە زۆری لە بیدایەتی بەهار و تا کۆتایەکەی و هاوین زیاتر دەرەکەوێت لەبەرەوەی ئێمە وەدەیەکمان هەیە ڕژێنێکمان هەیە کە فرمێسکی چاوی ئینسان دەرەکات بەشی پێشەوەی چاو بە معدەری لە کاتی کە پێڵی چاومان قەپات دەکەینەوە تەڕی دەکات کە بەشێکی زۆری ئەو خواردن و ئۆکسیژن و شتێک کە پێویستە بۆ قەرەنی چاوی ئینسان ڕشکێنەی چاوی ئینسان لێەوە هەڵە مەژرێ و دەچێتەوە ناو چاوی ئینسان لە هاوینە زیاتر تووشە بێت کە بەشێکی ئەو گەرما زۆرە وای لێەکە کە ببێ بە هەڵم و چاو زۆر ئیسفادەی لێنەکە و دیسان ئەو وردە تەپوتۆز و شتێکە لە دار و ئەو شتانە هەمانە و هەروەها تەپوتۆزێکی کە لە جەوەکەمانە هەیە یارمەتی دەرە بۆ ئەوەی کە وشکی چاو لەو حاڵەتە زیاتر دەرکێ نەخۆشەکە هەست بە چیەکە لە زۆربەی حاڵەتەکان هەستەکە چاویگرەی هەیە مرتاح نییە ناتوانێت وەکو جاران ئیشەکانی خۆی خوێندنەوەیە جاسایقیە یان ئەو شتانەیە جێبەجێ بکە هەستەکە چاوی ئەخورێ سووربوونەوەی چاوە و لە نەتیجە ناڕەحەتێکی بۆ دروستەکە کە وەکو پێشتر ناتوانێت ئاکتیڤیتیەکانی خۆی جوڵەی و ژیانی ڕۆژانەی خۆی بە ئاسانی جێبەجێ بکە و ئاوێکی زیاد لە حەدیش لە چاوی دێت باشە خۆراک هیچ کاریگەریی لەسەر ئەم نەخۆشیە هەیە وشک بوونەوە بەڵێ بە دڵنیایەوە خۆراک کاریگەری هەیە لەسەر وشک بوونەوەی چاو و هەستەوەری حساسیەتی چاو لەبەرەوەی هەر لە ناو فرمێسی چاوی ئینسان کۆمەڵی شتمان هەیە کە لە خواردنەوە دێت و عاملێکی مساعدە بۆی بە زیاتر ئەم خۆراکانە چین کە زیانیان هەیە ڤیتامین سی یەکێکە لە خۆراکەکانی کە زۆر پێویستمان پێێتی ڤیتامین ئەی ئەوانە پێویستە ئەوان ڤیتامین ئەی و زیاتر سەوزە گەڵاپانەکان زەڕورە کە بیخۆین بۆ هێشتنەوەی چاو و بە شکلێکی تەندروست و تەواو و هەروەها خواردنەوەی بڕی تەواوی شلەمەنی دیسان زەڕورە لە هەمووی مهمتر زوو چای خۆمان قەپاتکەین و بیکەینەوە و بەردەوام ئەو ئیشانی کە یەکەین خاستنەوانی کە ئیشی نزیکمان زۆرە یان ماوەیەکی زۆر لەسەر جیهازە زیرەکەکان و ئەمەی چکە ئێستا لە سەردەمێکی تەکنۆلۆژی پێشکەوتویان زۆربمان مەشغوڵەکە پێویستە نیو ساعت 40 دقیقە کە ئێمە مەشغوڵین بەو شتانەوە و ئیشی لەسەرەکەین بەلای کەمی 5 دقیقە 10 دقیقەیەک ئێمە وازی لێبێنین پیاسەیەکی کورد بکەین چەند جارێک چاومان بکەینەوە قەپاتی بکەین
و لەگەڵیشی بەپێی توانە بتوانین زوو چای خۆمان تەڕ بکەین بە ئاوی سارد و ئاوێکی ساردی خاوێن. باش ئەوە ئەوانەی کە باشن بۆ چاوی ئەو خۆراکانەی کە زیانیان بۆ چاو هەیە خۆی بە شێوەیەکی گشتی خۆراک یەکمان نییە کە بڵێن زیانی هەیە بۆ چاو. بەڵام تەسیراتەکانی توانین بڵێن بە شێوەیەکی ئیندایرێک یانی غێر مباشر لەوانێ هەندێک خواردمان هەیە هەستەوەری دروستەکە بە پێی جسمی نەخۆشەکەیە بە پێی جسمی کەسەکە لە نەخۆشێک بۆ نەخۆشێکی ترە گۆڕێ ئەبێ ئاگامان لەوە بێ لەلایەک تریشەوە هەندێک نەخۆشی تایبەت هەیە هەندێک کەس نەخۆشیێکی تری هەیە کە تەسیری مباشر و غێر مباشری هەیە لەسەر چاو بە تایبەتی بۆ وشکبوونەوەی چاو لەوانە بە شەکرە سوکەری کە لە هەولێر زیاتر بابا ئەو خواردنانێکە ئەو حاڵەتە زیاترەکە بێ ئەمە ئاگامان لێبێ چکە سوکەریکێکە لە هۆکارەکانی وشکبوونەوەی چاو. باش جگە لە سوکەری هیچ نەخۆشیێکی دیکە هەیە کارگەری لەسەر چاو هەبێ بەڵێ بە دڵنیایەوە زەختی چاوە بەرزبوونەوەی فشاری خوێنی ئینسانەکەیە لەگەڵی نەخۆشیەکانی پێستە چکە نزیکێکی زۆر هەیە و نەخۆشیەکانی با بڵێن غودەیە نەخۆشی دڵە ئەمجا هەم نەخۆشیەکە خۆی هەم ئەو چارەسەریانی کە بەکارێنی زۆرجار تەسیری مباشری هەیە لەسەر باشە بێنە سەر ئەو پەڵەیە کە لەسەر چاوی مرۆڤ زۆر جار دەرەکەوێتن کە بە ئاوی سپی ناوی دێنن ئەوە چیە و لە ئەنجامی چیەوە دروست دەبێت و چ کاریگەریەکی لەسەر چاو هەیە بەم بۆ جەنابتی ڕاستکەمەوە ئەوە پەڵەی سپی نییە ئاوی سپی چیە بەشێکی سەرەکی کە مکەوینێکی ڕئیسیە بۆ ئەوی ئینسان چای بەباشی ببینێ پێڵێن عەدەسە هاوێنەی ناوچاوی ئینسان ئیشی چییە ئەو لایتانێکی ئێمە لە دەرەوە بۆمان دێت ڕێکی خات بە شێوەی گورزە لەسەر بەشی پشتەوەی چاو کە شەبەکەی چاوە تۆڕی چاوە لەوێ دروستێکا و زانیاریەکان نێرێ بۆ مێشک و ڕسمەکە بە شکلێکی دروست بۆ ئێمانێرێ سێ مکەونی ڕئیسیمان هەیە ئەمە بۆ ئەوی ڕسمێک بە جوانی بینینمان جوان بێ پەردەی چاوە ڕشکێنەی چاو قەرەنیە دوایی هاوێنەیە ئەمجا تۆڕی چاوە هاوێنەی چاو لەگەڵ کۆمەڵێک عواملی کە هەیە لە دوای عمر و هێدی کە ئینسان بەرەوە ئەم دەڕوە شەفافە بۆ خۆی کە خوای گەورە خەڵقەکە هاوێنە شەفافە ئەو لای توشتە بە ئاسانی بناویات تێپڕەوێ بۆی ڕسمێکی وازەحمان هەبێ لەگەڵ لە دەستدانی ئەم شەفافیەتەی خۆی وردە شەفافیەتەکەی نامێنێ نەخۆشەکە بینینی ئاسانتر نابێ و ناڕەحەتیەکە بە ناخۆشیە بینێ غێمە بینێ ئەو کاتە پێوترێ ئاوی سپی ئەو ئاوەسپێ دروست دەبێت چارەسەری چییە؟ ئاوی سپی چارەسەرەکەی لە مەراحلی لە باڵین لە بیدایەتەکەیە ئەکرێ لە زۆربەی حاڵەتەکان ئێمە بە چاویلکە چارەسەری بۆ بکەین ئەمە لە سەرەتادا بەڵام دوایی کە وردە حاڵەتەکە زیاد چکە بخۆی ئاوی سپی شتێک نیەک و پڕ دروست ببێ وردە بە پێی ڕۆشنی وەخت و زەمان و شتەکە زیاترە بێ ئەگەر گەیشتە مەرحەلەیەک نەخۆشەکە هیچ ئیسفادەی لە چاویلەکەی نەکرد یان زوو گۆڕی و تەداخلی کرد لە حیاتی ژیانی کەسەکەی ناخۆش کرد لێخوڕی سیارەی ناخۆشە بێ مامۆستای بە باشی نبینێ دکتۆرە ناتوانێت ئیشەکەی خۆی بکە لیانی لە هەر مهێنەیەک بێ شوکارەکانی خۆی زەحمەت بوو ئەبینی وای لێ دێ نەخۆشەکە زوو ئەکەوێت لەبەرەوەی بینینی باش نییە حتا جانبی نەفسیشی تێگات تووشی بێتاقەتی و خەمۆکیە کاگەیشتە مەرحەلانەکە بە چاویلکە نەمانتوانی چارەسەری بکەین تەنها چارەسەرێکی کە هەبێ و کاریگەرترین چارەسەریشە تاوەکو ئێستا نەشتەرگەری باشە من بیرم چوو پرسیاری ئەو کەم ئەوەی وشک بوونەوەی ئاوی چاو ئەمە چ چارەسەرێکی هەیە؟ بەڵێ چارەسەرەکەی بە پێی نەخۆشەکە و بە پێی جەوەکە و ئەو شوێنەی کە تیاژی گۆڕانکاری تۆ توانانی تیا بکە بەڵام بە شێوەیەکی گشتی وەکو باسم کرد لە پێشرا ئەگەر ئەو ئامێرە زیرەکانە زۆر بەکارێنین حاڵەکەین لە خیلالی ساعاتێک 5 دقەیەکی سراحەت بە چای خۆمان بین خەو ڕوکنێکی زۆر میمە بێ هیچ کات لە بیرمان نەچێت بە تایبەتی ئێستا ڕەمەزانە خەوی زۆر بمان تێگەچێ و سایکلی خەوەکەمانە گۆڕێ بەلای کەمی 6 بۆ 8 ساعات خەو پێویستە بۆ هەر چاوێکی ئەوە گەرما و تەپ و تۆز ئەوە ئەبێ لێی دووربین ئەو خواردنانی کە زیانمان لێیا و پێ هەستەوەریمان هەیە ئەبێ لێی دووربین و زوو تەڕکردنی چاو بە ئاوی سارد لە هەمووی گرنگتر چکە ئێمە لە مەندقەیەکی زۆر گەرمین بەکارهێنانی چاویلکەی دژە ڕۆژە چکەیەک لەو تیشکانی کە لە دشکی ڕۆژە هەیە ئەشیایی تیشکی سەر و بنەوشەیە کە زەرەرێکی زۆرمان پێگەێنێ چاویلکەکە باشترە ئەوە بلۆک بکات و نەیهێڵێتەوە لەگەڵیشی کۆمەڵی قەترە و شتی ترمان هەیە گەر نەخۆشەکە زیاتر پێویستی پێ بوو لەگەڵی ئەڕۆین باشترە بێت ئەی گیرانی ئەوەی کە من گوێبیست بووم نازان بە لە نعلمەکەی وەچ
گیرانی کونی فرمێسکی چاوە شتێکی وای پێ دەڵێن بەڵێ بۆری فرمێسکی چاو بخۆی ئەویش بەشێکە لە مەنزومەی چاوی ئینسان غودەی فرمێسکمانێ فرمێسکەکە دەرەدا لەگەڵ هەر جارکرانەوە و قەپاتبوونەوەی چاو ئەو فرمێسکە چاوتەڕەکە کە ئیشی نەما لە بۆری فرمێسکەوە چێتە خوارەوە دێتەوە ناو لوتی ئینسان جا ئەوەش ڕێگەیەکە لە چەند شوێنێک مەجای داخستنی هەیە شێوازی یان با بڵێن سەبەبەکانی زۆر جار ئەوەی با بڵێن لە مناڵ هەمانە هەر لە زگماکەوە ئەبێ ئەویش لەگەڵی ئەڕۆین بە چارەسەری تایبەتی تقریبا لە 94 بۆ 96 لە سەتی نەخۆشەکان بە چارەسەرەکان باشە بێ ئەگەر نا لە خیلالی ساڵی یەکەم هەتا ئەبێتە 2 ساڵ و ئەوانە هەر لەگەڵی ئەڕۆین بەکردنەوەی بۆری چاو ئەگەر نا ئەو وەختە ئەچینە بەشە ڕئیسیەکە و چارەسەری ئاخیری کە نەشتەرگەریە ئەوانەی کە عمریشیان هەیە کە عمریان چێتە سەر 60 ساڵ هێدی بۆری فرمێسکی ئینسان تەسکە بێتەوە لەگەڵ تەسک بوونەوەی ناڕەحەتێکە ئاوێکی زۆرە کات چای بەردەوام ئەخورەیە گرێ کات و بەردەوام ئەگەر بووە داخستنی تەواویش ئەو وەختە کێم و جەراعاتێکی زیاتر دێتەوە ئیزعاجێکات ئەوەش ئەو کاتە زۆر جارێمە پێڵین پرۆبینگ محاولاکەین بۆی بکەینەوە ئەگەر لەگەڵ ئەوانە چارەسەر نەبوو بە قەترە و ئەو شتانی کەمانە چارەسەر نەبوو ئەچینە بەشی ئاخیری چارەسەرەکان کە نەشتەر باش باس لەوەش دەکرێت یەکێک لە چارەسەرەکان وەرزش پێکردنە نازانمە گەشتێکی وا بێ وای لێ دەکەن علەسەس کوونەکانی دەبێتەوە ئەمە ڕاستە بەڵێ ئەوە ڕاستە بەس بە تایبەتی ئەوە زیاتر ئێمە لە منداڵ ئیشمان پێبێت بۆچی چکە لە بۆری فرمێسکی چاوی ئینسان دوو پەردە هەیەکیان لە بەشی سەرەوەیکیان پێشەوەی لە ناو لوتی ئینسان بکرێتەوە ئەو دوو پەردەیە زۆر جار وەختی ئێ بکرێتەوە خلالی 2 هەفتە بۆ مانگێک زۆربەی مناڵەکان نەکرێتەوە بەڵام هەندێکیان ناکرێتەوە لەم فترێ زیاتری پێچێ بۆیە دایک و باوکەکە ناڕەحەتە بن چای مناڵەکە سوورە بێتەوە کێم و جەراعاتێکی زۆرەکات ئاوی زۆرەکات لەگەڵ چارەسەری بە قەتری کە ئێمە ئیکەین پێیان ئەڵێن ئەوان پێویستە تەمرینی پێ بکەن تەمرینەکەش چۆنە بە دایکی نەخۆشەکان ئەو کەسەی کە بە خێوێکە پێڵێن مناڵەکە لە باوەشی خۆی دانێ ڕۆژی 3-4 جار دانیشێ هەر جارەی 10 جار ئێرە جوان ئەشێلێ و بۆ خوارەوە ئەیهێنێ ئەمە یارمەتی چییە لە ناوە ئەو زەختەی کە هەیە زیادێکە محاولەیەکە بۆی ئەو پەردەیە لەگەڵ زەختەکە بکرێتەوە ئەتوانم بڵێم 95% نەخۆشەکان خاستن مناڵ بەمە چارەسەر بەڵام ئەوەی کە با بڵێن جۆری دووەمیەتی لە عمری سەرەوەیە کەمتر ئیسفادە لەم جۆرە چارەسەریاک باشە دکتۆر ئەوانەی کە باسمان کردبوون و شوبوونەوەی چاو ئەو هەڵە سپێ خودداوە سپیەکە ئەمانە زیاتر لە تەمەنێکانت دەردەکەون لە مرۆڤدا ئەوەی تریان وەکو باسمان کرد زگماکەی ئەوانەی کە یان منداڵیان بە تەمەنە مەسلەی وشک بوونەوەی چاو زیاتر لە هەموو تەمەنەکان ناڕوەیە پەیوەندی بە تەمەنێکەوە بەڵام زۆرتر لە عمری 20 ساڵ و بەرەو سەرە چکە لە 20 ساڵەوەی تر دەستپێەکەی وردەوردا خوێندن تاوا کردووە زانکۆ تاوا کردووە ئەچیتە ناو ئیش و بە پێیجەوە کەش زۆر دەرچوون و بەرکەوتنی تیشکی ڕۆژ و تەپ تۆ زمانەوە ئاکا چاوشک بێ حساسیەت دووردەوردا دروست ببێ و لە عمری سەرەوەش چکاو مکەویناتەکانی فرمێسک و فرمێسکە ڕژێنەکە و بۆری فرمێسکەوانە ئاملێکن کە زیادە وەڵام بە شێوەیەکی گشتی لە تەمەنی سەرەوەیە لە سەر و 50 ساڵی ئێمە زیاتر تووشی ئەو شتا باش و لە شوێنە گەرمەکانیش ئەومان باش نەچێت پستانی چاو چییە زۆر جار گوێبیستیەوە دەبین بەڵێ چاوی ئینسان با بڵێن تۆپێکی داخراوە لە ناویشی ئەو شلەمەنی و کۆمەڵە شت دروستە بێ ئەگەر ئەو ڕێگەی کە شلەمەنیەکان تیا دروستە بێ و ئەڕوات و دێتەوە ناو جسمی ئینسان و ناو ئەو با بڵێن مەنزومەی خوێنی ئینسان لە هەر شوێنێک کە ئەمانە ئەگەر قەپات بوو یان کێشەیەک ڕوویە ئەبێتە هۆی بەرزبنەوەی فشاری چاوی ئینسان کە لە کوردەواری لە لای خۆمان پێڵێن ئاوی ڕەش ئەمەش تەسمیەکە زۆر ڕاست نییە بەڵامی تر وا هاتووە کەلیمەکە خۆی گلوکۆمایە بە ئینگلیزی با بڵین کەلیمەیەکی لاتینی کۆنا بە معنای شین یان سەوس یان ڕەساسی دێ بەڵام لەبەرەوەی ئاوی سپی هەیە لە ناو کۆمەڵگەیە ئەوەی تریشیان ناوناوە ئاوی ڕەش ئاوی ڕەشیش بەرزبنەوەی فشاری چاوی کەسەکە مرۆڤ هەست بە چی دەکات لەو کاتدا ئێمە چەند جۆرێکمان هەیە جۆرێکیان با بڵێن ئۆپن ئەنگڵ ینی ئەو قەناتەی کە شتەکانی تیاڕوە کراوەیە بەڵام تەسک بۆتەوە نوعێکی تریشمان هەیە قەپاتە ئەوەی کە کراوەیە ئۆپن ئەنگڵەکە با بڵین لە عمرێکی سەرەوەی ڕوودەدا لە سەروی 50 ساڵی وردەوردە دەستپێەکە لە زۆربەی حاڵەتەکان نەخۆش لە بیدایەت هەست بە هیچ ناک بۆ ئێمە زۆر جار نەسیحەتی نەخۆشەکەین هەرچەند نەبووە تا با بڵین یاسایەکە لە سەر و 40 ساڵیەوە زۆربەی نەخۆشەکان بۆ ئەوە سکرین بکرێن و بپشکندرێن بەڵام لە زۆربەی دەوڵەتەکان ئەمە پەیڕەوکرێت لە 40-50 ساڵیەوە ئەبێ فشاری چاو
بپشکندێ بۆی هەستی پێ بکەیت لە بیدایەت هاوکوتم لە ئەوەی کە گۆشەکەی کراوە نەخۆش هەست بە هیچ ناکە ئیلا ئەگەر بێتە لای دکتۆر بۆ مەسەلەیەکی بۆ لێ دێتە لای پزیشکی چاو زەختی چاوی بگرێ ئەو وەختە هەست پێەکە بەڵام لە مەراحلی دواییترا وردەوردە نەخۆش هەستەکە ئەطرافەکان کەمە بینێ تاوای لێ ئەگەر هەر زۆر ئێمالی بکە بەس خەتی ناوەن دەبینێ و لە ئاخریشا کوێریەکە چکە ئاوی ڕەش دووەم زۆرترین سەبەبە کە ئەبێتە هۆی لە دەستانی بینین لە بیرمان نەچێت سەبەبی یەکەم و ڕئیسی ئاوی سپیە ئەمجا سەبەبی دووەم ئاوی ڕەش بەڵام ئەمانش خۆشبەختانە ئەکرێت چارەسەر بکرێت ئەگەر زوو ئەوەی بکەیت جۆری دۆمیشیان کە نەخۆش هەست بە چیەکە ئەوەی کە گۆشەکەی قەپا دەبێ نەخۆش هەست بە ئازارەکە هەست بە سووربوونەوەی چاویەکە بینینی خراپە بێ ئازارەکەی ئەوە نەتون دەبێت تووشی هێڵنج و ڕشانەوە ئەو شتانەی باش چارەسەری ئاوی ڕەش چییە؟ تەنها نەشتەرگەریە یان نەخێر ئاوی ڕەش بە پێی دیسان بە پێی جۆرەکەیتی بەڵام بە شێوەیەکی گشتی خەتی یەکەم بە میدیکال با بڵێن بە دەرمان و بۆشتانە ئێمە لەگەڵی هەوڵەدەین ئەگەر توانیمان کۆنتترۆلی بکەین ئەمە شتێکی باشە ئەگەر نەمانتوانی خەتی دوم ئەتوانین بەکارهێنانی لێزەر ئەویش چەند نەوەیەکی هەیە بەکارهێنانی لێزە کە لەوانش هەر سەرکەوتو نەبوو هەندێک جۆری تایبەتیشیە کە یەکسەر ئەچین پێویستی بە نەشتەرگەری نەشتەرگەریەکەشی چەند جۆرێکیە بەڵام ئەومان لەبیر نەچێت کە جۆری دومیان کە گۆشەی چاو داخرێ قەپاتە بێ نەوەیەکی توندا و پێویستی با بڵێن میدیکال ئیمرجنسیە ئەبێ نەخۆشەکە داخل بکرێ بخێنرێت لە خەستخانە چارەسەری تەواوی بۆ بکرێ فشاری چاوی بێنێتەوە حەدی تەبیعی خۆی ئەمجا دوایی بە پێی پێویستەکە چارەسەری تەواوی بۆ جێبەجێ بکرێت باشە دکتۆر دێنە سەر خەوتن کەم خەوی و زۆر خەوی چ کاریگەرییان لەسەر چاو هەیە کەم خەوی من وەکو لە بیدایەتیش پێم وتیت کەم خەوی خەوێکی پێویست کە ئیتر بە پێی توێژینەوەکان لە زۆربەی حاڵەتەکانە تاوان بە پێی عمر بە پێی تەمەنی کەسەکان مناڵ ئەبێ زیاتر بخەوێ 2 ساڵ بۆ 6 سایانی ئاوارە بەڵام کەیترگاتە عمرێکی سەر و 14 ساڵ بەلای کەمی پێویستی بە 6 بۆ 8 ساعت خەو هەیە لە شەو ڕۆژێکە و لە هەموو نیمتر لە بیرمان نەچێ مەسانە لەوانەیە کەسێکە بڵێ من 8 ساعتە خەوم بەڵام خەوەکەی ساعت 4-5 شەو دەست پێەکە بۆ ڕۆژی دواییتر ئێستا دێمە سەرۆژ درەنگ خەوتن و 6 بۆ 8 ساعت بەلای کەمی پێویستە خەو و بۆچی زۆر مهمە یەکەم بۆ وشکی چاو و پاراستنی تەندروستی چاو بە شێوەیەکی گشتی لە وشکی چاو نەجاتمانەیە بۆ ئەوانەی هەستەوەری چاویان هەیە نەجاتمانەیە و لە ئاوی سپیش کە جەنابتان باسان کرد کەم خەوی یەکێکە لە هۆکارەکان کەەوە عاملێکی مساعدە بۆی نەخۆشەکە زیاتر ئاوەسپێکەی زۆرتر بدات باش ئەی درەنگ خەوتن درەنگ خەوتنیش یانی ئەو ئیسراحەتەی کە پێویست بێت چکە منزومەی ئینسان وا خەلق کراوە لە دوای 11 شەو ئیتر سەکەنە وردەوردە جسمی ئینسان هەموو شتەکانی میتابۆلیک فەیسەکەی هێدی هێواشترە بێتەوە هەست بە سکوونێکی تاواکەی پێویست بە خەوێکی تاو هەیە زوو خەوتن زۆر ئیسفادەی باشتر وەک لەوەی درەنگ خەوتنەکە کە تۆ درەنگە خەوی ماوەیەکی زیاتر مێنیتەوە ئەو کاتەی کە جسمی تۆ مەفروزە لە ئیسراحەتا بێ و لە پشوا بێت تۆ جهدێکی زیاتری لێ سەرفەکەی کە درەنگ خەوتی ئەو ئیسفادەیە لەو خەوتنە ناکەی هەمیشەوە ئیسفادە لێ ناکەین تاوەکو پاش زۆر جا لە ناو خۆمان قسەیەکەکەین بۆ بخۆشین وەکو جیاوازی نێوان کارەبای ئێمە ئیبداعێکمانێ کارەبای مۆلیدەمانەیە کارەبای ڕیسیمانێ ئەگەر بتێ مۆبایلەکەت شانەکەی بە کارەبای مۆلیدە زۆر شەحنەکەت ئەوە نییە زیاتری پێچێ ئەوە باشە دکتۆر دێنە سەر ئەو عادەسەی کە زۆر لە لای ئافرەتانەوە بەکاردەهێنرێت ئەمانە چ زیانێکیان بۆ چاو هەیە بەخۆی بە شێوەیەکی گشتی ئێمە زۆربەی پزیشکانی چاو نەسیحەت ناکەین کە ئەو عادەسەیە دابنرێ و ئەمەش مەسەلەیەک نییە کە ئێمە دژمنایەتیمان هەبێت لەگەڵ بەکارهێنانی عادەسەی چاو بەڵام زیانی زیاترە وەک لە قازانجەکانی ئەمجا عادەسەی چاو بۆ زیاتر بۆ دوو بەستی ڕئیسی بەکارهێنرێ جیالەوەی ئێمە هەندێک جار پێویستمانەیە لە هەندێک حاڵەتی نەخۆشی چاو بەکارهێنین ئەمە جیاوازە بابەتێکی ترە بەڵام ئەوی تر بۆ بەویستی نەخۆشەکە نەخۆش لە دوو جار لە دوو وەختا بەکارێنێ جار یەکەم چاوی کزە لاوازە بینینی باش نییە پێویستی بە چاویلکەیە بەڵام خاصن ئافرەتەکان زیاتر حەزیان لەمەیە لە من حەزم لێ نیە چمە دەرەوە چاویلکە لە چاوکە حەزم لێ عادەسەر لە چاوکەم ئەمەیەک هەشیانە بۆ جوانی لە چاویەکات عادەسەکە ئەوەی بۆ بینین بەکاری دێنێت ئەو زیانی هەیە جا ئێستا دێمە سەری هەردووکیان زیانیان هەیە زیانەکان هیچ ئەم وەکو یەکەم جار باسم کرد چاوی ئینسان فرمێسک دەرەکە ئەم پەردەی چاوی ئینسان ڕشکێنەی چاوی ئینسان دەماری خوێنیتیانی زۆربەی ئەو خواردنەی بۆی دێ لە دەرەوەیە
لەگەڵ شلەیە کە لە ناو چاوی ئینسان دروستەکرێت ئەتوانم بڵێم دوو لە سەرسەی لە دەرەوە دێ ئێمە کاتێک کە ئەو عەدەسەیە دانین هەوای تواوە کە دێتە ناو فرمێسکۆتێتەوە و پەردەی چاوی ئینسان ئیسفادەی لێکا لەگەڵ خۆراکەکان لەگەڵ ئەو ڤیتامیناتانی کە ئێمە پێویستە ئیسفادەی لەکەین تقریبا ئەگەر بە تەواویش نەبێ بە شێوەیەکی زۆر بلۆکێکە نایاڵە بۆی بچێت یعنی مە وای لەیەکە پەردەی چاوی ئێمە بەردەوام برسی بێ هەستکا وشکە ئەمە لایەنەکەی تریشی پاراستنی سەلامەتی ئەو عەدەسەیە کە بەکارێن ئایەتوانێت بە شێوەیەکی خاوێن بەردەوام هەڵی بگرێت لە زوو ئاوەکەی بگۆڕێ شەوان دەری بێنێ داینێتەوە و ئیلتیهاب نەکا بە خاوێنی هەڵی بگرێت چکە و لە هەموویشی مهمتر لە بیرمانچە خاستن ئافرەت زۆر مجەفیفە وشکنەوەی چاو بەکارێنێ یانیش دەرمانی تر بەکارێنێ بۆ چای و مەیکەپ و مەکیاج و ئەم شتانە ئەمانە هەمووی عاملن بۆ ئەوەی هەم چاوەکەی تووشی هەستەوەری وشکی چاو لەگەڵ زۆر بێجار تووشی هەوکردنیانەکە ئیلتیاباتیانەکە کێشێکی زۆریان بۆ باشە دکتۆر گفتوگۆ زیاتر دەکەین ئەو کارانم پاکێجێکیان ئامادە دەکرد و بینەر بیسەرم پاکێجە بن دواتر گفتوگۆ زیاتر دەکەینەوە بەڵێ ئەو کارانم لە خامشلەوە پاکێجێکیان ئامادە کردووە بەڕێوەبەرایەتی خۆسەر لە ڕۆژاوای کوردستان و بە تایبەتش لە شاری خامشلۆ ئەوان هەستاون ئەو بڕەپارەیە کە وەستاکانی فیتر وەری دەگرن لە بەرامبەر ئەو کاری دەیکەن نرخەکەیان دیاری کردووە بەڵام ئەوانەیە کە لە لەم بوارەدا ئیش دەکەن یاخود وەستاکان لە بواری فیتەریا کار دەکەن بواری چاکردنەوەی ئۆتۆمبیلدا ئەوان گلەی و گازندەیان هەیە سەبارەت بەو نرخەی کە بەڕێوەبەراتی خۆسەرداینەوە وان باس لەوە دەکەن کەوان کرێکی زۆریان لەسرە هەمهی ئەو دوکانانەیە کە تیایدان کرێکی زۆریان لەسرە وەرەوە و پارچەی دەگانش کە دەیهێنن بە هەمان شێواویش پارێکی زۆریان لەسەر دەکەوێت بە بێکەوە بینەر و بیسەریان پاکێجەبی. ئەنجومەنە پێشەسازیە یا گرێدایی رێڤەبەریە خۆسەر ji ber gazînên welatiyan heqdistên çaksazkirina otomobîlan deste nîşan kir. Berpirsê Encûmena Navbûrî dibêje piştîmehekê ji lêkolînê li pêşesaziya Qamişlo me biryara xwe deste nîşan kir û armanca me ew e got ambarê welatiyan kêm bikin. حق دستي معلمة زيدي ويناك إيجو بستني ويوري جزاكرن إيجو زيدي ويناك حق دست جيبي صانن بري خبدي مجلسها مرفيدي أم دايم فيدي سكنينا يعني أم جانبي إنساني خد سكنن جو ظلم الإنساني ما نبي براستي أبلع عياها هناك جنب الخستيا أما بهرت كان كيف فيلا عياها هناك دالقينن يقول فيلا حزيدي بيستاندن أو إنسانيك يوري جزاكرن جارك دو من زارة نيدا جارة سياقات تكرار ببي احتمال كان إنساني هناك بيشمكر Bavê Kardo yek ji kevintirîn kesên pêşesaz e li bajarê Qamişlo ye. Ew jî nerazîbûna xwe li ser biryara navbûrî diyar dike û dibêje got nirxên hatine deste nîşankirin têramûçeyên karker û kiriya dikanên wan nakin. قضية مرنا وافة الجور شغيلة الجور مصروفة الجور قطعة يعني زحمة الماء إيجارا محل إيجارا شغيلة قالك قطعة بسعرين مخرطيش مر بسعرين مجهز شو بخازن بي بكن حياة سعرية قطعة بحد دينن أتكارم أسعاري خم داخل مش شغل يزبون السر كيف يزبون بس أسعارنا جمر دينن والموتور 15000 بكن مرنا وافة Li gorî Encûmena Pêşesaziyê lîsta heqdistên çaksazkirina otomobîlan eger e di paşerojê de bête guhertin. Lê hin çavdêr dibînin got buhabûna nirxê parçeyên yedek sedemeke sereke ye ji vê buhabûnê re. Lewma gazînên welatiyan ji buhabûna nirxê çaksazkirina otomobîlan re berdewam e. Lava Saet, Kurdistan 24 Qamişlo. دکتۆر بەردەوام بین لەسەر تەوەری بەرنامەی پاشیف کە تایبەتە بە نەخۆشیەکانی چاو زۆر جار دەبینین هەندێک کەس بۆ چارەسەری نەخۆشی چاو ڕوو لە شوێنەکان دیکە دەکات ڕوو لە وڵاتانی دیکە دەکات ئایا تەواوی نەشتەرگەریەکان لە هەرێمی کوردستان دەکرێن ئەگەر پێویست بن پرسیارێکی جوانە لەجێی خۆی ئەویش دەتوانم بڵێم دوو بەشە بەشێکی با بڵێن ڕئیسیەکەی پەیوەندی بە مەسەلەی عەولەمە و جیهانگەرە شتانەوە هەیە
خەڵک زیاتر ڕۆشنبیری زیادی کردووە لەوانەیە زۆر جار ئەو جۆری نەشەرگەری کە پێویستی پێێتی لە وڵاتەکەی خۆی لە شوێنەکەی خۆی هەیە بەڵام پرسیارەکە ئەگەڕێت لە نێت و لەم شتانە شوێنێکی باشتر بۆ ئەوی بۆ خۆی زیاتر ئیسفادی لێ بکە ئەواتە ئەو جەیە کە ئەو قەناعەتی پێێتی بکارێتی ئەمە شتێکی نۆرماڵە لە هەموو جەیەکی دنیا هەیە لە ئەمریکا دێتە ئەوروپا لە ئەوروپا دێتە ئیسرائیل یعنی ئەمە شتێکی ئاساییە بەشی دووەمی کە هەیە ئەوەیە لە هەندێک دەوڵەت کە بە شێوەیەکی تەواو و پێویست پێشکەوتون نیە لەو مەجالەیە پێویستەکان نەخۆشەکە لە شوێنی خۆی بڕواتە دەرەوەی وڵات بۆ وڵاتی ئمە پێش 10 ساڵ دەتوانە بڵێم لە زۆرێک لە شتەکانە نەخۆشەکانمان ناحەق نەبوون ئەگەر بڕۆنە دەرەوە کارەکەی چی بوو ئەو کاتە ینی با بڵێن پێشکەوتنی تاوە لە مەجای با بڵێن چاوچ کە هەمووی تقریبان 10 ساڵێک 15 ساڵێکە بێ دەور دەکەوتونێتە سەرپەی خۆمان و بۆتە بەشێکی جیاواز و ئیشی لەسەرەکرێ و دکتۆرەکانمان لەو کاتەیە کەم بووە دکتۆری چاو و ئەو زانستی کە مەفروز بوو بەبێ ئەو جە و بارودۆخی کە هەمان بووە شتی ئەمریکانی تایبەت بە پشکنین بەڵێ ئەوانەی ئەو ئامێرانی کە پێویستە بۆ پشکنینی چاو و شوێنی تایبەت نەبووە بەڵام لە ئێستا ئەوە مای ئەو 10 ساڵاتوانم بڵێم پێشکەوتنێکی زۆر باش لە بەشی چاو پەیدا بووە دەتوانم بڵێم لە زۆربەی زۆری حاڵەتەکان ئێمە توانین هەر لە کوردستان لە هەولێر زۆربەی حاڵەتەکان چارەسەر بکەین ئەمێنێتەوە هەندێک مەجال هەیە هێشتا باڵین لە پزیشکی چاو ئێمە ماومانە یان دکتۆری خۆمان هێشتا چکە مەجای وردن بۆ نمونە لە تۆڕی چاو شەبەکی چاو و لە نەشتەرگەریەکەی ئەوە کە باسەکەم باسی سێکتەری حکومیەکەم هەم شەهادە و هەمیش ئامێر و پێداویستی تایبەت بۆ ئەو مەجالەمان نییە پێویستەکە ئەویش شەرنی پێویستکە بڕاتە دەرەوەی وڵات هەر لە ناهۆلێر سنتەری تایبەتیمان هەیە دکتۆری تایبەتتر هەیە لەو مەجالە ئیشەکانی خۆیەکە هەروەها ئەمێنێتەوە هەندێک بابەتی جوانکاری چاو یان هەندێک نەشتەرگەری تایبەت لە منداڵان ئێمە لەو دوو سێ بابەتە کێشەمان هەیە ئەویش تەمەن ناکەم خلالی 1-2 ساڵێک ئەوش چارەسەر بێ چکە گەنجی باشمان هەیە حەزیان لێتی لەو بوارەیە بڕوانامەی زیاتر بەدەست بێنن و ئەگەریش ینی حکوومەت هاوکاریەکی زیاتر بکە هەم لە شێوازی هەم بە شێوەی تەدریب پێکردن و بەرزکردنەوەی توانای پزیشکەکان هەم لە هێنانی ئامێر و پێداویستی پزیشکی تازەتر کە لە بەشی چاوە هەیە ئێمە ئەتوانین زۆربەی مەجالەکان تەختیە بکەین ئەگەر هەڵە نەبم چاو بۆ بچووکێ خۆی ئەوانی شەربەشە و نەخۆش یاخود دکتۆری تایبەت بە پسپۆری خۆی هەیە بۆ نمونە هی قەرەنیە نازانمەوە هی بەڵێ چاوە و هەمیم تۆڕی چاوە ئەمانش دیاری کراوە کەسەوە هەن ینی دکتۆرنیەکی هەمووی بێ یاخود ئەمانش دابش کراونە لە کەسە و پسپۆری خۆیەتی بەڵێ بە شێوەیەکی گشتی دەتوانم بڵێم دکتۆری با بڵێن ئۆفتالمۆلۆجستمانێ دکتۆری چاو پزیشکی چاو ئەتوانێت تەختی زۆرێک لە مەسایلەکان بکە تا 80% ئەو 10% کامێنێتەوە بۆ بابەتانی کە باسم کردووە بەڵام ئێستا لەبەر ئەو پێشکەوتنی کە هەمانە لە هەموو بوارەکانە هەر یەکێک لە ئێمە خۆمان دۆزیێتەوە لە مەجالێکە و سەرکەوتوتریتە ئەو مەجالەشی کە حەزت لێ نیە یان هەستەکەی یەکێکی تر برادێکی تریتەوە پزیشکێکی تری چاوی بەڕێزکە لە هەولێریان لە شوێنێکی ترە شارەزاترە لە مەجالەیە بڕوانامەی هێناوە ئەینێری بۆ بە تایبەتی مەسەن ئێستا وای لاتەوە بەشی پێشەوەی چاو بەشی پشتەوەی چاو ئەنتیرێر و پۆستیرێر لە بەشی پێشەوەی چاویش زۆر شتمانەیە مەسلەی وەنمونە نەشەرگەری ئاوێڕەش هەندێک دکتۆرمان هەیە کە ئەوانی تر زۆر حەزی لێ نییە نایکە مەسلەی ڕاستکردنەوەی بینینی چاو ئاویسپی کۆمەڵی دکتۆری ترێکە باشێ تقریبان وای لێ هاتووە وردەوە بەرە وردکردنەوەی اختصاسەکە ڕۆی ئەمە شتێکی باش ئەومان لێکە هەم ئێمە سەرکەوتو بین هەم نەخۆشەکانیشمان سوودی زیاتی باش زۆر جار دەبینین دکتۆر کەسێک کە چاوی دێشێت یان هەستەوەری هەیە یان هەست بە سووربوونەوە دەکات سەردانی پسپۆر یاخود پزیشکی پسپۆر ناکات دەچێت لەو یادە میلیانەیە کە لە گەڕەکەکان هەیە سەردانی ئەوان دەکا و قەترەیەک بەکاردێنێت ئەمە تا چەند دروستە بخۆی لەگەڵ ڕێزمە ئەمە دوو لایەنی هەڵەیە یەکێک کەسەکە نەخۆشەکە هەڵەیە کە نابێ ئەوی شەکە دووەم یادەی پزیشکەکان ئەوانەی کە با بڵێن کارمەندە تەندروستیەکانی تیان زۆربیان تەمرینێک و خوێندنێکی وایان نەکردووە کە بتوانن هەموو شتەکان تەواو بە تەواوی کەڤەر بکەن لە هەندێک شوێنی دوورە دەست کە دەستیان ناگادە پزیشک و ئەوە شتێکی ئاساییە بەڵام لە شارەکان و پێشکەوتن هەیە ماشەڵڵا ئیشێکی باش نیکڕۆن هەتا زۆر جار ئێمە ینی حاڵەتی زۆر نەخوازراوە بینین نەخۆش دێتە لای ئێمە تەمەشاکەین هەوکردنی ڤایرۆسی چاوی هەیە لەم حاڵەتە لە هەندێک جار نابێ مەسەن ستیرۆید بەکاربێنی دەبینین ستیرۆیدی بۆ نووسیوە ئەو ستیرۆیدە وای لێکە ئەو شێوازی دەرمانی کە بەکارێنێ حاڵەتەکەی تونترەکە ئێمە ئەگەر بتوانین زۆر جار ناتوانین چارەسەریگەین بیشتوانین چارەسەریگەین تووشی کێشەیەکی زیاتر بین
بۆیە باشترە نەخۆشەکە سەردانی دکتۆر بکات چون ماشەڵڵا ئێستا دکتۆری چاومان زۆرە پێشکەوتنێکی باش هەیە نەخۆشخانەکانمان لە هەتا حدێکی باش دەتوانین کەڤەری زۆرێک لە مەجالەکان بکەین بۆیە باشترە سەردانی پزیشکی پسپۆر بکە نەک ئەو شوێنانە و ئینشاءڵڵا باش دینە سەر کەمبینین هەیە دووربینە هەیە نزیک بینە باس لەوە دەکرێت ئەمە لە ئەنجامی چیەوە دروستە بێت ئەم کەمبینین و یاخود دووربینین و نزیک بینین دووربینین چییە نزیک بینین چییە بەڵێ ئێمە بە شێوەیەکی گشتی سێ جۆری با بڵێن کەسبوونی چاومان هەیە ئەوەی کە جەنابەت باس کرد یەکێکیان دووربینیە یەکێکیان نزیک بینیە یەکێکیشان حاڵاتێک لە پێڵێن ئەستیگماتیزم کە ئەویش گۆشەی بینینەکەی چاو تێگەچێ بەسمەکان تۆزێک بە غێمترە بینێ دووربینی چییە ئەوەیە نەخۆشەکە دوور ئەبینێ بەڵام لە نزیکەوە نابینێ ئەوانەی نزیک بینن لە نزیک ئەبینێ لە دوور نابینێ ئەمجا ئەمانش هۆکاری هەریەکەیان هۆکارێکی تایبەتی خۆی هەیە کە بە شێوەیەکی گشتی بەسەرجامە بەسی من هۆکارەکانی چییە سێ هۆکارمان هەیە یەکیان ئەگزیڵ با بڵێن مەسلەی چاو ئەوەی خۆی هەیە قوترێکی تایبەتی خۆی هەیە ئەو قوترە چەند بچووکتر و گەورەتر ببێ ئەوە تەسیرەکە باشە یەکیان با بڵێن لێنتیکولەر با بڵێن لێنتیکولەرە ئەوەیش کە ڕەتی بە عەدەسەی چاوی ئینسانەوە هەیە گۆڕانکاری تیابێت یەکێکیان پەیوەندی بە پەردەی چاو ڕشکێنەی چاوی ئینسان قەرنەی چاوی ئینسانەوە هەیە ئەمە بە شێوەیەکی گشتی چارەسەرەکانیان هۆکارەکانێتی چارەسەریشی لە زۆربەی حاڵەتەکان ئێمە دەست پێەکەین بە نووسینی چاویلکە بۆ نەخۆشەکە کە چاویلکەش با بڵین زۆر جار نەخۆشە پرسیارمان لەکە ئەمە چارەسەری نهایی نییە ئەمە تەنها تعویزە بۆ ئەو کەمبینینی کە تووشی بووە وای لەکە ژیانی ڕۆژانی خۆی بە خۆشی ببینێ جاران نێتوانی کتێبێک بە باشی بخوێنێتەوە ئێستا بەیسراحەتی خوێنێتەوە پێش نێتوانی مەسەر نیو ساعت چ لەقە ئیشەکەی خۆی بە تەواوی بکە لە زۆرە حاڵەتەکان چکە ئێمە ئێستا لە بەڵێن لە تەقەدومێکی تەواوی سایقی ناتوانێت بکە ئیشی ڕۆژانی خۆی پێ ناکرێت چاویلکەکەی بۆ نووسی نەخۆش بە شێوەیەکی گشتی لەگەڵ چاوی ئەمە نزیک بینی و دووربوونی بۆ هەمان ئەوەی کە ئەستەغێمیش دەیبینی بەڵێ ئەویش هەر بە چاویلکە لاندی حاڵەتی تر پێویستەکە ئەوانەی کە قەرنی چاویان جیاوازان هەندێک نەخۆشی ترمان هەیە کیرا قەرنی مەخروتی و ئەمانە دەبینی نەخۆشەکە زوو کێشەی بۆ دروستە بێ چاویلکەکەی بگۆڕێ لەم حاڵەتە ئەتوانین لە سەرەتاکەیە ئێمە چی بۆکەین نەوەیەک عەدەسەی ڕق هەیە بۆی دانی بۆی شکلی قەرنی چاوی بۆ ڕێک بکاتەوە لەگەڵ چاویلکەکەی ئاسانترە بینێ لە مەراحلی دوای ترەکە ئیسفادەی لەوەش نەکراوانی کە باڵێن قەرنی مەخروتی هەیە قوچەکیە ئەو کاتە سێ چوار مەرحەلەی عیلاجی ترمان هەیە تەسبیتە و حەلقەی بۆ دانێن و لە ئاخری ئەگەر هەر زۆر چارەسەری نەبوو ئەو کاتە ئەچینە ئاخیر مەرحەلە کە گۆڕینی ڕشکێنی چاو قەرنی چاو بەڵام بە شێوەیەکی گشتی چاویلکە وەکو خەتی یەکەم دەست پێەکەی دوای هەندێک نەخۆش عادەسە ئەگەر لە هەموو ئەمانەش چارەسەری نەبوو کاتە بە پێی تایبەتمەندی و کۆکارەکەی ئێمە ئەوەی چارەسەری بۆ دکتۆر زۆر جار دەبینین لێزەر بەکاردێنێت ئەمە تا چەند گونجاوە بەکارهێنانی لێزەر ئەمجا بەشێکی تر لە چارەسەرەکانی کەسبوونی چاو لێزەرە ئەمە شتێکی تازەیە لە بیدایەتی نەوەتەکانەوە هاتوۆتە ناو با بڵێن بەشی چاو ئێمەیشی لەسەرەکەین لە 2000ەکان و ئێستا 2015 پێشکەوتنێکی تەواوی بەخۆیە بینیوە یەکێکە لە نەشتەرگەریە زۆر سەرکەوتەکانی ڕێکردنەوەی کەمبینینی چاو عملیاتێکی با بڵێن نەشتەرگەریەکی سەطحیە زۆر داخلی ناوچاو نابی وەختێکی کەمی پێچێ بە شێوەیەکی یەکجارەکی بەس شەرت نییە بەردەوام یانی مەسەن بۆ هەتا عمری ماوە ئێجامشەیە لە پرسیارەکانم ئەوەیە مەودایەکەی چەند دەبێت مەودایەکەی هەتا ئێستا کەسێک ناتوانێت بە کۆنکرێتی پێت بڵێ مەسەلەن بۆ 20 ساڵیان بۆ 30 ساڵە ئەوە بەلایەنی کەم چەند دەخایێن بەلای کەمی کەمەکەی لە 5 ساڵ 10 ساڵ و زۆر نەخۆشیمانێت تا 15 ساڵ و بەرەوسەری ژەڕوا کە ئیسفادەی لێکا سوود لەو جۆرە چارەسەریەوە باشە دەتوانێت دووبارە بەکاری بهێنێتەوە لێزەر ئەوە لەسەر دووشت ڕاوەستێ یەکێکیان ئەو دەرەجەی یەکەم جاری کە لاواز بووە گە دەرەجەیەکی زۆر نەبێ چکە ئێمە لێزەریشی چییە؟ ئیش لەسەر قەرەنی چاوی ئینسانەکە ئەی سووتێنێ تەنکێکاتەوە ئەگەر تەنکبوون دەرەجەکەی زۆر بوو تەنکبوونەوەکەی زیاد لە حەد بوو ئەو کاتە ناتوانین جاری دۆم بۆی بکەینەوە ئەو کابێت لەگەڵ چاویلکەی خۆی بەردەوامێ بەڵام ئەگەر دەرەجەی بیدایەتێکەکەم و ئەستوری پەردەی چاوی خۆی ڕێگەمامدا بڵێ بۆ جاری دومیش دەتوانین دووبارە بەڵێ سپاس دکتۆر بارزان میرزا بوبەکر پسپۆڕی نەخۆشیەکان و نەشتەرگەری چاو کە لە تەوری بەرنامەی لە تەوری دومی بەرنامەی پاشی بۆ لەگەڵمان بزۆر سپاس بۆ ئێوەش سپاس بەزەرام
بەلەبەر لەوەی بەرنامەی پاشی بە کۆتا بێ هاوکارانم پاکێجێکیان ئامادە کردووە لە تورکیا ئەو پەنابەرانەی کە خەڵکی سووریان یاخود خەڵکی ڕۆژاوای کوردستان کە لە تورکیان ئێستا بوونەکە پەنابەر لەوێ ئەوان دەخوازن کە بستنەوە شاری خۆیان بۆی هەم ڕەمەزان و هەم جەژن بکەن لە ڕۆژاوای کوردستان و لە سووریا بۆیە قەرەباڵغیەکی زۆر کەوتۆتە سەر دەواازەی سنووری کلیس تەنانەت هەندێک جار ئافرەتان و منداڵان زیانێکی زۆریان بەردەکەوێت و منداڵان دەکەونە ژێرپیان و بابێکەوە بینەر و بیسەریان پاکێجە بین. Li derê Unca Pınara Gumurga Kilîsê penaberên Sûrî bi zimanê rojî û li ber germê bi roja li benda derbasbûna xaka Sûriyê disekinin. Penaberên Sûrî ku dixwazin cejna xwe ya Remezanê li cî warê xwe pîrûz bikin, hewl didin bi deriyê Kilîsê re derbasî xaka Sûriyê bibin. Wektê dîtin کومبونا هجمارا زیده یا پنابرین سوری لبر دریه گمرگا کلیسه قربالغیه که زیده چکریه و به وی سدمه فرمانبر و پولیس جی نکارن سر دریه دیگر رو شاهانه دا بکن. بسدم آوه ای که هنکس هنه لحش خودشنو هنکس جی هنه دکوونه بندست و لنگا. بمبستا هوار هاتنا وان جوره کسا جی آمبولانس و تیمین هوار هاتن جی لدوره آماده و دست بکارن. هر روزا به مبستا کنترل کردن آلوزیا جی جبل هزین تیبت و پولیسا تیمین جندرمه جی دیگه ندوره. Abi ben 3 yıldan beri... Ev 3 salin ez İstanbul'e ma. Hatime vir daderbas bim u dayı kubavi xo bibînim. Me besta sevdana cejnê. Ji duha ve ez li vir xew dikim. Ji İstanbul'e hatime û zarokekî dumehê jî bi min re ye. Bes hêşta rê nedanim min got ez derbas bibim. Tiştekî naxwazim. Tenê dixwazim bihêlin min derbas bikin. Biz geçek. Ev penaberên Sûrî li her çar aliyên Tirkiye ve hatine û tev jî dixwazin berî cejnê bigehne nava xizm û mirovên xwe. Li vir pêwîst e her kes navê xwe li lîsta geştê da tûmar bike da ku di vegerê da roberûyê tu arîşeya nebe. Heta niha 7900 kes derbazê aliyê din bûyne, bez bi sedema nêzîkbûna cejnê her di çav qerebalixî jî zêdetir dibe. Govar Ehmed, Kurdistan 24. 22مین بەرنامەی پارشیفم پێشکەشکردن تا 23مین بەرنامەی پارشیف هەر لە خۆشی دابن.